دەکەن پێشکەشکاری خزمەتگوزاری تەندروستی. مادەی پێنجەم کار بە هیچ دەقەکی یاسایی یان بڕیارێک ناکرێت کە بە پێچەوانە دەقەکانی ئەم یاسایە بیت. مادەی شەشەم وەزارەتی تەندروستی لە ماوەی 3 مانگدا لە ڕۆژی دەرچوونی ئەم یاسایەوە ئامادەکاری و ڕێنەمایی پێویست بوو جێبەجێکردنی دەردەکات. مادەی هەفتەم پێویستە لەسەر لایەنە پەیوەندیدارەکان و حکومەکانی ئەم یاسا جێبەجێ بکەن. مادەی هەشتەم ئەم یاسایە لە ڕۆژی دەرچوونیەوە جێبەجێ دەکرێت و لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستان بەڵاو دەکرێت. هۆیەکانی دەرچواندن پشتبەستن بە بنەماکانی مافی مرۆڤ بۆ پاراستنی مافی نەخۆش و دیارەکردنی ئەرکەکانی و لە پێناوی فراهەمکردنی پێویستیە تەندروستیەکانی لەش و عەقڵ و دەرونی تاک و کۆی دانیشتوانی هەرێمی کوردستان و کاراکردنی ڕۆلی حکوومەت و دامەزراوە تەندروستیەکان لە چاودێریکردن و گەشەپێدانی گیانی بەرپرسیارەتی کە بە شێوەیەک لەگەڵ ڕاوتی سەردەم و پێشکەوتنی هونەری پزیشکی هاوچەرخدا بگونجێت. ئەم یاسایە دەرچوێندرا. سوپاس. زۆر سوپاس. بەڕێزان ئەندامانی پەرلەمان بە پێی مادەی 87 لە پەیڕەوی ناوخۆ ئەبێ راپۆرتی لیژنەی تایبەتمەندی ڕاستێنراو لەلایەن لیژنەی یاسایی شۆ بخوێنرێتەوە. بەڵام ئەو راپۆرتە لە بەردەستی بەڕێزتانە هەیە. ئەگەر بەلاتانەوە ئاساییە نەخوێنرێتەوە یەکسەر بیخەینە دەنگدان کامیان بخرێتە بنەما؟ بەڵێ ئاساییە نەخوێنرێتەوە جاڵێت چەند کەس لەگەڵەوەیە نەخوێنرێتەوە لە بەرەوەی لە لای خۆتان هەیە؟ بەڵێ زۆر سپاس. بەدەنگی 56 ئەندامی پەرلەمان نایخوێنینەوە. بەڵام ئێستا ئەوە خەینە دەنگدان ئایا راپۆرتەکە بکرێتە بنەما بۆ مناقەشە یان ئەسڵی پێشنیازە یاساکە کە بەڕێز دکتۆر سەباح خوێندیەوە؟ بەڕێزان راپۆرتەکە بکرێتە بنەما بۆ مناقەشە چەند کەس لەگەڵەوەیە؟ بەدەنگی 74 ئەندامی پەرلەمان راپۆرتەکە ئەکرێتە بنەما بۆ مناقەشە. فەرموون ناونیشان. بەڵێ بەڵێ نقطە نظامیکی سەرۆکا پەرلەمانی چونکی ئەف پێشنیازە پەیوەندیەکە ئەکسەریا هەی ویزارەتە تەندروستیڤە ئەس پێشنیار دکەم داخوازە وەزیری بکەن الڤێرە ئامادە بتن گەل وەزیرە هەرێمێ دا ئاگەهلێ هەبتن چه هەیە و چنینە و هەندێک دژی هەی احتیمالە ئەم پرسیارێ لوانە بکەین ئەو بوومە ڕوونکردنا بدەن بەرەندە ئەس پێشنیارت کەم هەردووکە دعوەت بکەن الڤێرە ئامادە بن وەزیری تەندروستی گەل وەزیرە هەرێمێ. زۆر مەمنونم. بەڵێ زۆر سپاس. دکتۆرە شایان دیارە ڕوونکردنەوەیکی هەیە؟ بناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان شایان کاکە ساڵح. لە ڕاستیە ئەو پێشنیازە یاسایە لە هەفتەی دەی 2019 خوێندنەوەی یەکەمی لۆکرا. دوای ئەوە وەزارەتی تەندروستی داوای کرد پێشنیازە یاساکەیان لۆ بنێرین تاوەکو کۆدەنگی لەسەر دروستبی. ئەیتر کە ناردمان تقریبا 9 مانگی پێچوو ئەو جا ناردیانەوە لۆیە ئێستا خوێندنەوەی دووەمی لۆ دەکەین واتە لە لای وەزارەتی تەندروستی بوو کە ئەوەش کارەکی بەڕاستی ناپەیڕەوی بوو. لەبەرەوەی بەپێی مادەی 79 بڕگەی دووەم خاڵی دووەم تەنها ئەو پێشنیازە یاسایانەی کە
ڕەهەندی داراییان هەیە ئەوانە دەگەڕێنەوە بۆ حکوومەت. زۆر سپاس. بەڕێزان لیژنە خۆیان داوایان کردبوو ڕێی حکوومەت وەرگیرێ سەرۆکاتیش پابندە بەوەی کە لیژنەکە داوایەکە. بەڵێ کاک دکتۆر زانە. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو پێشنیازی یاسایی بەڕێز دکتۆرە شایانیش ئێستا باسی کرد کە بۆ وەزارەتی تەندروستی ڕەوانەکرا کۆمەڵێک تعدیلاتی تێدا کرایە هاتیتەوە پەرلەمان و ئەو ئەسڵی ئێستا کە خوێندرایەوە لە لای برای بەڕێز کاک دکتۆر سەباح و خرایەوە دەنگدان ئێمە لە نێوان ئەم دوو پێشنیازی یاسایەدا پێشنیازی یاسایش تریشمان لای حکوومەتەوە هاتیە. مادەی نۆ بە 6 بڕگەیەوە لەناو ئەو راپۆرتی لیژنەی یاسایی دوایین راپۆرت لادرایە. ستاکەواتە ئەگەر خرایە دەنگدان من بۆیە پێشی دەنگدان داوای خاڵی پەیڕەویم کرد کەواتە ئێمە ناتوانین ئێستا مناقەشە لەسەر خاڵی نۆ بکەین. مادەی نۆ بە 6 بڕگەوە لادرایە کە پەیوەندی هەیە بە دەڵێ لە وێڕای ئەو مافانەی لەم یاسایەدا هاتووە نەخۆشی توش بوو بە نەخۆشی دەرونی و عقلیەکان ئەم مافانەی هەیە 6 بڕگەیە. کەواتە ئێمە لەم یاسایەدا بۆ نەخۆشیە دەرونی و عقلیەکان هیچ شتێک ناکەین. بۆیە داوای ئەوە دەکەین کە ئەم مادەیە یا ڕوونکردنەوە بدرێت لە بەرچی لادرایە لە راپۆرتی کۆتایی یا ئێمە لێرە بتوانین مناقەشەی بکەین. زۆر سپاس. بەڕێزان کە ئەڵێین راپۆرتەکە دەکرێتە بنەما بۆ مناقەشە مانای ئەوە نییە گەر مادەیەک لادرا بوو لە پێشنیازە یاساکە ئەندامانی بەڕێزی پەرلەمان بۆیان نییە پێشنیاری بکەنەوە. ئەتوانن جەناب دەتوانی لە سیاقی مناقەشە پێشنیاری هێنانەوەی ئەو مادەیە بکەیتەوە وەگەر پشتیوانیت هەبوو ئەو کاتە زۆر ئاساییە لیژنە تایبەتمەندەکان ئەبێ بیخەنە دەنگدان لە کۆبوونەوەی تایبەت بە دەنگدان لەسەر پێشنیازە یاساکە و ئەگەر ڕوونکردنەوەتان هەیە سەبارەت بەوەی کە ئەو مادەیەتان بۆ لاداوە بەڵێ دەرفەت دەدەینە بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی. بەڕێز سەرۆکی پەرلەمان دوێت تەوزیعێکی بدەم لەسەر ئافناگاک دکتۆر زانایی ئەو مادە نە مە لاداش بەرکو مە یاسایەکە مختصیە هەی یاسا ژمارە 8 یا ساڵە 2013 ئەو یاسا یا پتر یا تایبەتمەندە ئەب نەخۆشت دەرونیڤە ئەگەرم مقارنە کرد لەگەرێکە دوێ پێشنیازە یاساییدا چەند مافێکت بەسیط هاتبوونە بەحثکردن بوو نەخۆشت دەرونی هەین بەس ئەف یاسا تایبەت ئەب نەخۆشت دەرونی وە کو ژمارە 8 ساڵە 2013 پتری 20 مافا تێدا بەحثکردی شاملتر و تەفسیلتر ji ber in dê me pêwîst zanî ew yasa taybetmend îlacekirî feraxa qanûnî nîne nisbet nexweşê deronî ji ber in dê me vêrê lada. Zor spas. بەڵێ زۆر سپاس دەست بە خوێندنەوەی ناونیشان بکەن. Berê Serokî Perleman em deqî raportî lijney taybetmend legel raportî lijney yasayî bû Serokatî Perlemanî Kurdistan babet raportî lijney taybetmend ke rastandinî bû kirawe li layan lijney karobarî yasayî. Lijney karobarî yasayî rojî sêşema rêkewtî 21 hewt 2020 katjimêr 11 kobûnewê xwe encam da be mebestî pêdaçûnewe û dariştinî yasayî û dilniyabûn li dijnebûnî deqekan legel distûr û yasa karpêkirawekan be pê hukmekanî madde 85 birgekanî yekem û sêyem li ser raportî lijneyî karobarî tenduristî û jînge û mafî bekarber sebaret be pêşniyaz yasayî mafwerkekanî nexweş li herêmî Kurdistan daş Iraq taybet be xwendinewê duwem. Duway kobûnewe lijney yasayî hem dariştinewê xwar e pêpesend e. Nav nîşan pêşniyazê yasayî mafwerkekanî nexweş li herêmî Kurdistan daş Iraq. بەڵێ هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەسەر ئەم ناونیشانە قسەی هەیە. سەرچنەرخان بنووسە بەدرێخان بنووسە کاکتۆر ڕێبوار بنووسە. بەڵێ سەرچنەرخان بەدرێخان دکتۆر ڕێبوار فەرموو سەرچنەرخان. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێم باشە پێش ناونیشانەکە بەم شێوەی لێ بکرێ پێشنیازە یاسای ماف و ئەرکی نەخۆش نەک ئەرکەکانی نەخۆش لە یاریمی کوردە چکە نەخۆشەکە بەنە ناسراوە هاتووە ئەرکەکەش هەر بەنە ناسراوە بێت وا جوانترە و کاتە حەسریشی ناکەین کە ئەم ئەرکانەیە توانێت زیاو کەم بکرێتوانە زۆر بەڵێ زۆر سپاس. بەڵێ کاکتۆر ڕێبوار. بەڕێز سەرۆکی پەرلەمان من تێبینیەکی زمانەوانیم هەیە لەسەر ناونیشانەکە دیارە ناونیشانەکە
وشەی ماف بە تاک هاتووە بەڵام وشەی بەڵێن ئەرکەکان بە کۆ هاتووە هەردووکیان ئەبێت بە تاک بێ یان ئەبێ بە کۆ بێ بۆ ڕاستکردنەوە ئێوە من پێشنیارەکەم کە ئاوای لێ بکرێ پێشنیاز یاسای مافەکانی نەخۆش و ئەرکەکانی مافەکانی نەخۆش و ئەرکەکانی لە هەرێمی کوردستان داش عێراق لە ڕووی زمانەوانیەوە ئەوە مشکلەی نییە ئەوەی سەرچنارخان شتێکی جیاوازە دوو وشە بە دوای یەکا بێن کە یەکێکی یەکەم و دووەم بن بڵێن هەردووکشان یەک با بڵێن ئینسیابێتیان هەبێ پێویست ناکە هەردووکیان کۆبن یەک دانەی ئەخیر کۆکەیتەوە ئەو کۆیە ئەگەڕێتەوە بۆ مافەکانیش یاڵی کە ئەرکەکان مەبەستی مافەکانیشە بەڵێ بەدرێخان بەڵێ بەڕێ سەرۆکی پەرلەمان ناونیشانی تەشریعەکە بکرێت بە ماف و پابندیەکانی نەخۆش لە هەرێمی کوردستان وە ژمارە و ساڵی وەزیاد بکرێ چونکە زۆربەی وڵاتان کە یاسایەکیان هەیە ئەرکەکان بە پابندی وێنا دەکەن وەک زانراویشە کەسی نەخۆش ئەوەندە باری جەستەیی و دەرونی ناتەواوە ئەرکیشی بۆ زیاد بکرێ کارەساتە بە تایبەت ئەوانەی کەم ناڵ و بە ساڵات چوون زۆر سپاس بەس وازح کراوە ئەو ئەرک لەسەر چ نەخۆشێکە ئەگەر نەخۆشتێک مناڵ بێ ینی ئەوانە ئەرکی قانونی و شخصین ینی مشکلە نییە مختەرەحە بڵێ بوشەیەکی جوانترە ئاساییە بەڵام تەبریرەکە تەبریرێکی منطقی نییە بەڵێ سپاس مادەی یەکەم بەڕێ سەرۆکی پەرلەمان مادە یەک مەبەستی ئەم یاسا لەم وشە و دەستەوەژانەی خوارەوەمانەکانی بەرامبەریانە یەکەم هەرێمی کوردستان داش عێراق دووەم وەزارەتی تەندروستی لە هەرێم سێەم وەزیری تەندروستی چوارەم دامەزراوەی تەندروستی هەموو ئەو شوێنانەی خزمەتگوزاری تەندروستی پێشکەش بە نەخۆش دەکەن چ لە کەرتی گشتیان تایبەت بێت پێنجەم خزمەتگوزاری تەندروستی هەر ڕێکارێکی خۆپارێزی و چارەسەری تەندروستی یان پزیشکی پشکنینی تاقیگەی یان تیشکی یان کلینیکی نەشتەرگەری لە دایکبوون کوتان دەرمان مانەوە لە نەخۆشخانە و پێداویستیەکانی چارەسەری دیکە بوو نەخۆش و هاوڵاتیان لە خۆ دەگرێت شەشەم نەخۆش هەر مرۆڤێک پێویستی بە چاودێری تەندروستی و چارەسەری پزیشکی هەبێت حوتەم نەخۆشی هەر تێکچوونێکی جەستەی یان عەقلی یان دەرونی ئاساوار یان نیشانەی هەبێت و تەندروستی مرۆڤ تێک بدات هەشتەم نەخۆشی درێژخایەن ئەو نەخۆشیانن کە ماوەکەی لە 3 مانگ زیاترە و پێویستی بە چاودێری تەندروستی پزیشکی بەردەوام دەبێت نوێم هاوڵی نەخۆش هەر کەسێک بە حکمی یاسا یان پلەی خزمایەتی ڕێگە پێدراو بێت بە وەجۆکردن لە جیاتی نەخۆش لە کاتێکدا نەخۆشەکە لە بەرهوکاری سەختی نەخۆشیەکەی یان کەمی تەمەن نەتوانێت واژۆ بکات دەیەم ئاڵوزکانە ئاساییەکان ماک ئەو ئاڵوزکانن لەوانەیە لە کاتی چارەسەر یان دوای چارەسەر ڕوو بدات کە لە تومارە پزیشکیەکان باسییان لێوەکراوە ناچێتە ناوبازنەی هەڵەی پزیشکیەوە یازدەیەم هەڵەی پزیشکی ئەو ئاڵوزکانە نەخوازراوانن کە لە ئەنجامی هەر کەم تەرخەمیەکی پیشەیی یان تەکنیکی یان ناشارازایی یان پشتگوێ خستن ڕوو دەدەن لەگەڵ ڕێسەکانی دەستدانە پیشەی پزیشکی و چارەسەری نەگونجاو بێت و ببێتە هۆ کارێک بۆ زیانگەیاندن و سەرهەڵدانی پەککەوتەیی یان مردنی نەخۆش دوازدەیەم یاسا و ڕێساکانی پیشە ئەو یاسا و ڕێسایانن کە بۆ دەستدانە کاری چارەسەری پزیشکی و تەندروستی لە هەرێمدا بەرکارن سێزدەیەم هێزکاری تەندروستی هەموو ئەو کەسانن کە پیشەی پزیشکی و تەندروستی پیادە دەکەن بە گوێرەی یاسا بەرکارەکان چواردەیەم لژنەی لێکۆڵینەوەی هەمیشەیی لژنەیەکی پیشەیە کە لێکۆڵینەوە لەو کێشە و پرسانەی لە ئەنجامی هەڵە پزیشکی و تەندروستیەکان دروست دەبن ئەنجام دەدات بەڵێ بەڕێزانە دامانی پەرلەمان هەر کەسێک سەبارەت بە مادەی یەکەم قسەی هەیە با بفەرمێ لێرە بنووسین بەڵێ بنووسین لێرە بەڕێزان کێ دەیە قسە بکە کاک لوقمان کاک مەلا ناسر کاک ڕزگار دەست بەرز کرد بۆ کاک ڕزگار بەڵێ لێرە کێ ئێوە قسە بکە بێ زەحمەت
لە فراکسیۆنی یەکەتی و گۆڕان و کۆمەڵ کاک باڵام بۆ کاک عوسمان ئێرەمان نووسین کاک تۆ ڕێبوار یەکەم جار دەستی بەرزکردەوە کاک زانە حەسیبە خان و گولیزار خان کاک حاجی سەفین و کاک چیا جوان خان بەڵێ لێرە کەسی تر ناوێت قسە بکە ئەمان ببەرە ئەوێ بۆی لێ نانە بۆی بەهین بێ بە قەتع بەڵێ سارا خان ئەوە باشترە کاک ڕۆمیۆ و کاکیمداد بەڵێ کاکێ ویدار و سارا خان ئەی خوێنەوە بەڕێزان ناوەکانتانە خوێنمەوە هەر کەس ناوی نەنووسی بێ دوای ئیزافەی ناکەین دکتۆر ئیسماعیل بەدرێ خان هەڵەس خان سەرچنار خان کاکمەم کەسی تر هەیە دکتۆر بحێدی کاک مسلم بەڵێ کاک لقمان کاک مەلا ناسر کاک ڕزگار کاک باڵامبۆ کاک عوسمان لێرە کەس هەیە نەمان نووسی بێ ناوەکەی دکتۆر ڕێبوار دکتۆر زانا حەسیبە خان گولیزار خان کاک حاجی سەفین کاک چیا جوان خان کەسی تر هەیە لێرە نەمان نووسی بێ جگە لەو ناوانەی خوێنمەوە کاکێ ویدار کاک ڕۆمیۆ کاکیمداد سارە خان بەڵێ لێرە دەست پێ دەکەین کێ لەنجە خان جان ناوی بنووسە تەو بەڵێ کاکێ ویدار بەڕێزەرکی پەرلەمان لە مادەی یەکەم هەشتم باسی نەخۆشی درێژخانەکان دەکاتن ئەم نەخۆشی درێژخانە کە بوو ماوەی 3 مانگ زیاتر هەیەتی ئەم نەخۆشیانە چین ینی بۆ ڕوونکردنەوەیان ناداوە زەختە شەکرە فلانە ڕوونکردنەوەی دابیان هەر چەند ساڵێک ئەمە نوێ دەبێتەوە زیاد دەبێت زیاد نابێتن لەو نەخۆشیەکان ئەگەر ڕوونکردنەوەی دابا باشترە بوو دواتر لژنەکە بە کەیفی خۆی وڵا قەرارەدا تۆ درێژخانەی معیارەکەت چییە؟ بەڵێ سپاس سپاس کاک تۆ ڕێبوار بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی یەک من لە دامەزراوەکانەوە دەست پێ دەکەم واتە بڕگە چوارم کە باسی ئەو دامەزراوانەیەکە کە خزمەتگوزاری تەندروستی پێشکەش بە نەخۆشەکەن دامەزراوە خۆمان نەزانین کە بەڵێن جێگەیەکە یا دامەزراوە کە پەیوەستە بە حکوومەت واتە کەرتی گشتی بەڵام هەندێک شوێنمان هەیە وەکو کلینیکەکان وەکو تاقیکەکان ئەمە ناکرێ بڵێن دامەزراوە بۆیە من پێشنیارەکەم لە پاڵ دامەزراوە و وشەی کلینیکەکانی و تاقیکەکەکانیش ئیزافە بکرێ لەبەرەوەی لەو شوێنانەش خزمەتگوزاری تەندروستی پێشکەش کرێ بەڵکو بگرە جاری وایە لە هەندێک کلینیک هەیە ئەو عیادانەی کە نەخۆش سەردانیانەکەن وێڕای ئەوەی کە بە پارەی خۆیان بەڵام لەلایەن هەندێ پزیشکی بەڕێزەوە مامەڵەیەکی تەندروستیان لەگەڵ ناکەن یان خزمەتگوزاریە تەندروستیەکان وەکو پێویستین لەو شوێنانە بۆیە من پێشنیارەکەم کە وشەی کلینیک و تاقیقەکانیش ئیزافە بکرێ بۆ بەرگەی چوارەم لە مادە یەکەم بەڵێ سپاس کاک زانە بەڕێز سەرۆکی پەرلەمان لە بڕگەی چوارەم دامەزراوەی تەندروستی ئێمە لە هەرێمی کوردستاندا جگە لە دامەزراوە تەندروستیەکانی سەر بە وەزارەتی تەندروستی چەند دامەزراوەیەکی ترمان هەیە بۆ نمونە سەر بە وەزارەتی پێشمەرگە سەر بە وەزارەتی کاروباری شەهیدانن بۆی ئەمانەش دەبێ بخرێنە ناو تعریفەکە و ئاماژە بەوە بکرێت کە هەموو ئەو شوێنانەی خزمەتگوزاری تەندروستی پێشکەش دەکەن کە سەر بە وەزارەتی تەندروستی و سەر بە وەزارەتی تەندروستی یان لە ژێر چاودێری و وەزارەت و یان سندیکاکانن چونکە سندیکاکانیش کۆمەڵێک کلینیکێەوەی دکتۆر ڕێبوار ئاماژەی پێکرد لە ژێر چاودێری سندیکاکانن ئەوان مۆڵەتیان پێدەدەن کەوانە ئەوانەش دەبێت بە دامەزراوەی تەندروستی هەژمار بکرێن بڕگەی شەشەم تعریفی نەخۆش دەکات نەخۆش دەبێت بەم شێوەیە تعریف بکرێت هەموو ئەو کەسانە دەگرێتەوە کە بە مەبەستی وەرگرتنی خزمەتگوزاری تەندروستی سەردانی دامەزراوە و نۆڕینگە تەندروستی و
پزیشکیەکان دەکەن لە کەرتی گشتی و تایبەت. بڕگەی هەشتم نەخۆشی درێژخایەن. ئێمە لە نەخۆشی درێژخایەن ئەوەی کە کێویدار باسی کرد من تاییدی دەکەم، بەڵام بە شێوەیەکی تر کە ماوەی 3 مانگ بەڕای من زەڕور نییە لە ناو تعریفدا هەبێت، چونکە ئەگەر بگەڕێینەوە بۆ پێناسەکانی نەخۆشی درێژخایەن ئی ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO لە هیچ شوێنێکدا باسی 3 مانگ ناکات، چونکە ئەمە دەبێت بە یاسا. بۆ نمونە کەسێک تووشی نەخۆشی شەکرە دەبێت پێویستی بە پسوولە و دەفتەری وەرگرتنی چارەسەری هەیە، کەواتە ئەو کاتی ئەگەر ئەمە و یاسایە دەستنیشان بکەین بە 3 مانگ، لەوانەیە ئەو دەفتەرەی بۆ دروست نەکرێت، 3 مانگ دەبێت دەرمانەکان لەسەر ئەرچی خۆی بکڕێت. بۆیە ئەم بابەتی 3 مانگە لە هیچ تعریفێکی WHO دا نەهاتۆ، بۆیە بەم شێوەیە لێ بکرێت تعریفەکە. نەخۆشی درێژخایەن ئەو نەخۆشیانن کە لە کەسێک بۆ کەسێکی تر ناگواسترێتەوە، کەواتە ئەوانەی نەخۆشی گوازراوە نین، لە کەسێک بۆ کەسێکی تر ناگوازرێتەوە. ماوەی نەخۆشیەکە درێژخایەن دەبێت و بە شێوەیەکی لەسەرخۆ گەشە دەکات و پێویستی بە چاودێری تەندروستی و پزیشکی بەردەوام دەبێت. ئەمە تعریفی ڕێکخراوی تەندروستی جیهانیە. بەڵێ زۆر سپاس. 13 ئەگە ببووری بەس ئەو تعریفەش ڕاست بکەینەوە. هێزکاری تەندروستی لە بڕگەی 13 هەموو ئەو کەسانن بەم شێوەی لێ بکرێ، هەموو ئەو کەسانن کە لە دامەزراوە تەندروستیەکانی کەرتی گشتی و تایبەت کار دەکەن و پیادەی پیشەکانیان دەکەن بە پێی یاسا بەرکارەکان. زۆر سپاس. ئەو تعریفانە ئەگەر بێنی کاکزانە عەزێت پێشی بینێری؟ بەڵێ چکە زۆر بوون بۆی فریای بکەون. سپاس. کاک لوقمان. بەڕێز سەرۆش پەرلەمان، سەبارەت بە مادەی 1 چەند سەرنجێکم هەیە لە خاڵی 9 هاوڵی نەخۆش هەر کەسێک بە حکمی یاسا یان بە پلەی خزمایەتی پێشنیازەکەم پلەی خزمایەتی لا ببرێت، چونکە خزمایەتی پلەیەکە سنووری نییە، زۆر واضح نییە، وای لێ بکرێت کە بە پێی حکمی یاسا بەرکارەکان کەسەکە ڕێگە پێدراو بێ بۆ ئەوی کەواژۆی لە جیاتی بکات. سەبارەت بە خاڵی 11 هەڵەی پزیشکی پێشنیازەکەم بکرێتە هەڵەی چارەسەری یان چارەسازی، ڕەنگە لە ڕووی زمانەوانیەوە جوانتر بێ لە هەڵەی پزیشکی. سەبارەت بە خاڵی 13 هێزکاری تەندروستی هەموو ئەو کەسانن کە پیشەی پزیشکی و تەندروستی پیادە دەکەن بە گوێرەی یاسا و یاسا بەرکارەکان بکرێتە پێشکەشکاری خزمەتگوزاری تەندروستی، چونکە هێزکاری تەندروستی هەموو ئەو فەرمانبەرانە ئەگرێتەوە کە لە بواری پزیشکی و لە دامەزراوە پزیشکیەکان با بڵێن کارەکەن. مادام لێرە دیاری کراوە ئەڵێ ئەو کەسانن کە پیشەی پزیشکی و تەندروستی پیادەکەن بۆیە بکرێتە پێشکەشکاری خزمەتگوزاری تەندروستی. و زۆر سپاس. سپاس بۆ بەڕێزت. کاک مەلا ناسر. بەناوی خوای گەورە و میهرەبان، بەڕێز سەرۆکی پەرلەمان، چەند سەرنجێکم هەیە لەسەر مادەی 1 بەرگەی 5 خزمەتگوزاری تەندروستی هەر ڕێکارێکی خۆپارێزی چارەسەری تەندروستی پزیشکی پشکنینی تاقیگەیی یان کلینکیان نەشتەرگەری لە دایکبوون کوتان دەرمان مانەوە لە نەخۆشخانە و پێداویستی چارەسەری دیکە بۆ نەخۆش و هاوڵاتیان لەخۆ دەگرێت. بەڕاستی من بە پێچەوانەی ئەوەوە لەبەر ئەوەی ئەم مادە و بڕگەیە لەم پرۆژەیە هاتووە تا ئێستا لە زۆربەی نەخۆشخانە گشتیەکانی هەرێمە بە هیچ جۆرێک ئەم خزمەتگوزاریانە تیا بەرجەستە نییە، بەدی ناکرێت لە نەخۆشخانەکان 1 کەمی دکتۆر، 2 دەرمان نییە، تیشکی نییە، تاقیگەی پشکنینەکان نییە، شوێنی حەوانەوە و چاوەڕوانیکردن نییە بۆ هاوڵاتیانی نەخۆش، دکتۆری خەفەت نییە، چارەسەری مناڵبوون ناکەن. هەموو ئەمانە ڕەوانەی نەخۆشخانە ئەهلیەکانەکەن لەبەر ئەوەی هیچ خزمەتگوزاریەکی تەندروستی پێویست لە نەخۆشخانە گشتیەکانی هەرێمدا نییە. بۆیە زەرمەندی یەکەمیش ئەمە لەم نەخۆشخانانە ئەم نەخۆشانە تەنها خەڵکی هەژار و کەم دەرامەتە. بۆیە من ئەمە بە ئەوە ئەزانم خزمەتگوزاری تەندروستی لە کەرتی گشتی بەرەو لاوازی ئەڕوات، بۆیە پێویستە چارەسەرێکی باش لە کەرتی تەندروستیە بکرێت. زۆر سپاس. بەڵێ سپاس. کاکتۆر ئیسماعیل کەرە بکەن. بەڵێ ڕێزا سەرۆکا پەرلەمانی، چەند تێبینیەکم هەبوون کەرتێ سەخلەمیە پێکتێتن سێگوشە
سیستم ساخلمیه نساخ کادر ساخلمیه پیتوی هیویا ما و کلش نزیترین دم پروژه که پیشکش کردن بو سیستم نخوشیه هم کردستان نالن بو سیستم نخوشیه پیتوی چاره سریه دا نساخ گهیت موافقو که سیستم و ما نساخ ناگهیت موافقو تبین عمل سر خالا پنجه بیشتن خدمتگزاری تندرستی هر رکاری که خو پارێزی و چارەسەری تەندروستیان پزیشکی لە خۆی دەگرێت ئەوی تر هەمی ئەس بێژم زێدەیە و پێتویە قانون هەندی مختصر بێتن باشترە خاڵە شەشێ بیشتر نەخۆش هەر مرۆڤێک عادەتەن بۆ قانون بۆ وان نەوع قانونانە بیش كل إنسان بیش كل شخص ئەبێت ئەو مرۆڤ ببیتە کەسێک هەر کەسێک نه هەر مرۆڤێک هەر ئینسانێک خالا یا هفته بیش نخوشی هر تکچونی کی جسته‌ای یان عقلی یان درونی دیف تعریفه وکو ادزانم و بسیارا یا بسپورا شکری درونی عقلی و درونی هر دو کات گیری بیجین جسته‌ای و درونی شامل ابو هر دو که حوجانا کتن عقلی بکینا تدا خالا هشته نخوشی درش خاین او نخوشیانن پیوستی به چاودێری تەندروستی پزیشکی بەردەوام دەبێت ئەژیل گەلن دێمە پشتگیریەوان هەفکارات کەم ئەوێت گوتی سێ مانک ڕاستی زیادە و پێناسا ڕێکخراوە ساخلەمیە دانینە خاڵا نەهێ هاوڵێ نەخوش هەر کەسێک بە حکمی یاسا یان پلەی خزمەتی ایکادیش بو زیاد کن بجن یان هاو سرداریخ یعنی نظام سورانی چی بجنه مصاهره چونکه اگر پیاوی جن بچیت یعنی معنوی لینا گرید نه خزمیه نه یعنی قرابه فهاو سرداریش لیزیده ببیتن یا باشه خالا 11 حالای پزیشکی ریز اخیره بیشتن چاره سری نه گنجاو بید و ببیته هوکارێک بۆ زیان گەیاندن و سەرهەڵدانی پەکەوی نە ئەوە و حەزف ببێت ببیتە یان چونکە زیان تشتێکە و پەککەوتن تشتێکی ترە ممکنە زیان بیت و ممکنە پەککەوتن بیت بجارە جگای حرفەوە و بیتە یان بۆ زیان گەیاندن یان سەرهەڵدانی پەککەوتن و زۆر سپاس بەڵێ زۆر سپاس کاک ڕۆمیۆ زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێم وایە لە ڕووی زمانەوانیە ئیعادەی نەزەر بە سەرجەمی پرۆژە یاساکە بکرێتەوە لە یەکەم و دووەم و سێەم یەکەم دەڵێ هەرێمی کوردستان داش عێراق وەزارەتی تەندروستی لە هەرێم سێەم وەزیری تەندروستی هەرێم هی دووەم و سێەم هەردووچیان ئەبێ وەکو یەک بەیان لە هەرێم یان هەرێم یاخود هەرێمی کوردستان داش عێراق وەکو یەکەم خاڵی هەشتم من پشتگیری لە پێشنیار و قسەکانی بەڕێز کاکزانا دەکەم بڕگەی چواردەیەم لیژنەی لێکۆڵنەوەی هەمیشەی لیژنەیەکی پیشەیە کە لێکۆڵینەوە لەو کێشە و پرسانەی لە ئەنجامی خەڵەپزیشتی و تەندروستیەکان دروست دەبن ئەنجام دەدات بەڵام باسی ئەوەی نەکردووە کە پێکاتەی لیژنەکە چێیە لە چێ پێک دێت ئەم لیژنەیە چونکی بە حکمی ئەوەی کە لیژنەیەکی هەمیشەیە زۆر سپاس بەڵێ زۆر سپاس حەسی بەخان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی یەکەم خاڵی 11 هەڵەی پزیشکی پێم باشە بەو شێوەیەدا بڕێژرێتەوە هەڵەی پزیشکی هەموو ئەو کاریگەریە زیان بەخشانە دەگرێتەوە کە بەرنەخۆش دەکەون لە ئەنجامی کەمتەرخەمی یان خراپ ئەنجامدانی خزمەتگوزاریە تەندروستیان تەکنیکیەکان لەلایەن لیژنەیەکی پسپۆر لە بوارەکە کە دیاری دەکرێت هەروەها بۆ مادەی 4 و 6 و 8 و مادەکانی تر پشتەوانی برای بەڕێزم دکتۆر زاناکەم سپاس زۆر سپاس گولیزار خان بەڕێز سەرۆکی پەرلەمان طبعا متێبینیم هەیە لە مادەی یەک پێناسەیە مادەم
پێناسەیە وابزانم باشترەوە ئێمە پێناسەی ماف و ئەرکی نەخۆش لە بیدایەت پێناسەی بکەین من خۆم لای خۆم پێناسەیەکم کردووە بەس وابزانم زۆر تێبینیم هەیە لە مادەکان دوای ئەینووسم و ئەیدەمە لژنەی یاسایی ئەمە یەکەم شت دووەمیان خاڵی پێنجەم هەر ڕێکارێکی خۆپاراستن و چارەسەری و هەروەها ئەمە ئەم وشەیە ئیضافە بکەین ڕێنوێنی یعنی تەوعیە تەندروستی یان پزیشکی بەڕای من تەندروستی کافیە پزیشکی لای بین هەروەها پشکنینی تاقیگەیی یان تیشکی یان کلینیکی بەڕای من لێرەدا پێش و پاشی یان کردە بەپێی ئەهەمیەتەکە مەسەلەن یەکەم شت کلینیکیە دوایی تاقیگەیی دێت دوای ئەوە تیشکی دێت هەروەها باسی کوتانتان کردووە ئەنجا دەرمان دەبایە یەکەم شت دەرمان بێ ئەنجا کوتان ئەمە بەپێی ئەهەمیەتی پشکنی بابەتەکە هەروەها من تێبینیەکی کەشم هەیە لە خاڵی شەشەم نەخۆش هەر مرۆڤێک پێویستی بە چاودێری چارەسەری تەندروستی و چارەسەری هەیە پزیشکی بەڕای من ئەوە لای بین لە خاڵی نۆیەم وشەی خزمایەتی بەڕای من وەکو کاک لوقمان وتی ئەبێت تەحدید بکرێ هەروەها خاڵی یازدەم هەڵەی پزیشکی بەڕای من هەڵەی پزیشکی نەبێ هەڵەی تەندروستی بێ چونکە تەندروستی گشتگیرترە لێرەدا هەمووی دەگرێتەوە هەروەها خاڵی چواردەیەم بەڕای من ئیعادەی سیاغەی بکەین باشترەکە سپاس کاک ڕزگار بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی یەک بڕگەی نوێم باسی حکومەکانی یاسا بە پلەی خزمایەتی بۆ واژووکردن بەڕێز سەرۆکی پەرلەمان جاری وا هەیە کەسێک لە سیارەیەکایە توش حادیسە بێ بەڵام هیچ خزمێکی لەگەڵیان نییە یعنی خۆ ناکرێت ئەم کەسە کە حاڵەتێکی تەواری بۆ دروست بووە چاوەڕێ بکرێت تا خزمەکەی دێت واژووی بۆ کاو داخل قاوشی عملیات دەکرێەوە پێویستە ینی ئەوەی بۆ زیاد کرد ینی بەدەر لەو کەسانەی کە تووشی و حاڵەتانە بن بۆ ئەوەی بە زووترین کات ینی داخل قاوشی عملیات بکرێ بۆ ئەوەی ژیانی لە مردن ڕزگار بکرێت سپاس بەڵێ زۆر سپاس کاک باڵام بۆ سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی یەک خاڵی هەشتم ئەو نەخۆشی درێژخایەن ئەو نەخۆشیانەیە کە ماوەی لە 3 مانگ زیاترە نەخۆشی درێژخایەن ئەو نەخۆشیانەیە کە ماوەی لە 1 ساڵ زیاترە و پێشم وایە ئەم مادەیە قسەی زۆری لەسەر کرا و باشترە ئەمە ڕاوێژ بە پسپۆڕانی بواری تەندروستی بکرێ بۆ بابەتە بەڵێ زۆر سپاس بەدرێ خان بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان مادە یەکەم لە پێناسی چەمکەکان پێویستە بڕگەیەک زیاد بکرێ بڕگەی پێناسەی دەرمان و هەر لە هەمان مادەدا پێویستە بەناوهێنانی هەر یەک لە دامەزراوەی تەندروستی و ئەهلی و خێرخوازی و دەرەکی ناوی بهێنرێت زۆر سپاس بەڵێ زۆر سپاس کاکیمداد بەڕێز سەرۆکی پەرلەمان هیمداد سەباح بیلال سەبارەت بە مادەی یەک خاڵی چوارەم و هەشتەم من تێبینیم هەبوو ئەویش خاڵی چوارەم لەلایەن دکتۆر ڕێبوار و کاکزانە ڕوون کراوە بۆیە پشگیریان لێ دەکەم و سەبارەت بە خاڵی هەشتەمیش لەلایەن کاک هێویدار و کاکزانە دووبارە ڕوون کراوە بۆیە پێویست ناکە من ئەو قسانە دووبارە بکەم پشگیریان لێ دەکەم زۆر سپاس سپاس بۆ جەنابەت سپاس کاک حاجی سەفین بەڕێز سەرۆکی پەرلەمان دەربارەی مادەی یەک خاڵی نۆ تێبینیم هەیە هاوڵی نەخۆش پلەی خزمایەتی لا بدرێت تەنها
بە حکمی یاسای بەرکارەکان ڕێگە پێدراو بێ بۆ واژوو بمێنێتەوە بەمە ناکرێ خزمایەتی لەناو ئەم یاسایە بنووسێت چونکە سنووری خزمایەتی دیاری کراوە لە خاڵی 11 و خاڵی 13 قسەکانی من کاک بەڕێز دکتۆر زانا و کاک لوقمان پشگیریان دەکەم کردیان زۆر سپاس بەڵێ سپاس بۆ بەڕێزە کاک چییە؟ بەڕێز سەرۆکا پەرلەمانی چیا حەمید شەریف متێبینیە کە بیلسەر خاڵە نەهۆم هەر کەسێک بە حکمی یاسا یان پلەی خزماتی چەند هەواڵەکە بەحس کرد پلا خزماتی لە دەڤەرە بەدینان بە پەیوەندیên civakî û komalatî têten yasîn xizmatî ehtimala zor berfir heye ji ber hindêcik ez pêşniyar kim her kesek bi hukmî yasayan pileyekî ailî bûne deyke babe hawsere biradera behs kir yan kure yan kiçe yan biraye yan xuşke heq hebitin pêş kesekê ve îmza bikit bes pila xizmatî eger bête ladan zor başe pila xizmatî zor zor berfir heye zor spas بەڵێ سپاس بۆ بەڕێزە کاک عوسمان سێدەری بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە قسەکانی من گوترا پشتیوانی لە پێشنیارەکانی کاک زانا کاک باڵام بۆ کاک مەلاناسی کاک لوقمان دەکەم بەڕێزان بۆی گوێمان لێبێ پشتیوانی لە کێ دەکەی کاک دکتۆر زانا کاک باڵام بۆ کاک مەلاناسی کاک لوقمان زۆر سپاس بەڵێ سپاس هەڵەستخان بەڕێز سەرۆکا پەرلەمانی هەلس ئەحمەد من چەند تیبینێک هەبوون سەر مادە ئێکێ ئێکیشوانە پێناسەکە دیبێتە زیدەکردن ئەنجومەنی وەزیران مادە 11 دایا هاتی دوێرێدا پێناسە بوونە هاتیەکردنێ بەرهەندێ پێشنیار کەم ئەنجومەنی وەزیران بێتە زیدەکردن و پێناسەوەی ئەنجومەنی وەزیرانی هەرێم بتن سەبارەت هەشتم ئەف نەخۆشی درێژ خایەن سێ هەیف gelekê min yan eger pênase bêtekirine wekî rêkxirawa siha alemiye kirî ku vî şikiliyê dibêjin emraz tedûm û feterat tawîle ve tetatewar ev sê mange gelekê min yani ihtimala êşeka hey salekê jî dê kêşitin bes ne emraz muzmîne ye berendê yan sê heyv bête ladan yan ihtimadê servê pênasê bikin birga şeşê nexûş her mirovek ev mirovek bête guhorîne peyva kesek çünkî etmada nehêda her kesek ya hatî di pitir ya gunca bitin û zor memnûnim. بەڵێ سپاس بۆ تۆ سارەخان مایکەکەت هەڵەستخان تەمام ئێستا بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانی من کرا تێبینیم لەسەر بورگە 11 بوو پشتگیری لە قسەکانی حەسیبەخان و حاجی سەفینگەردی دەکەم زۆر سپاس بەڵێ سپاس بۆ تۆنابێت لەنجەخان جوانخان اینجا لەنجەخان جوانخان بەڕێز سەرۆکی پەرلەمان تێبینیم لەسەر مادە 1 بڕگە 11 هەیە لەسەر هەڵەی پزیشکی شەرت نییە ئەو هەڵەیە کە لە بواری تەندروستیدا دەکرێت بەرامبەر بە نەخۆش هەڵەی پزیشکی بێ زۆر جار ڕاستە هەڵەی پزیشکیە بەڵام زۆر کاتیش هەڵەی نەخۆشەکە خودی خۆیەتی بۆیە ئەمە وشەیەکی تەرجمەکراوی هەڵەیە پێم باشە بکرێتە هەڵەی چارەسازی ئەو وشەیە زیاتر پوخترە بۆ ماناکەی باشترە بۆیە پشگیری لە کاک لوقمان و حەسیبەخان دەکەم سەبارەت بەو مادەیە مادەکانی تریش کە تێبینیم لێ هەبوو هەواڵانی بەڕێز کاک زانا و دکتۆر ڕێبوار باسییان کرد پشگیریان لێ دەکەم زۆر سپاس لەنجەخان فەرمو بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانی ئێمە کرا بەڵام پژگیری لە خاڵ مادەی یەکەم بڕگەی نۆ لە بەڕێزان کاک حاجی سەفین کاک لوقمان کاکچیا دەکەم ئەگە دەرفەتم پێ بدەن پێناسەیەکم لە بۆ هاوڵی نەخۆش نووسە گەر پێتان باش بی طبعاً دەستەواژەی بڵین پلەی خزمایەتی لە هەرێمی کوردستان زیاد بەو شێوەیە بەکارنایە لە یاسایەکانی تریش پەیوەندی خێزانی بەکاردێ زیاتر لۆیە دەتوانین دای ڕێژینەوە هەر کەسێک لە چوارچێوەی پەیوەندی خێزان لە پلەیەک بۆ دوو بە پێی یاسا یان ئەوانەی بە پێی یاسا هاتوونەتە ناو خێزانەکە وەسیفەتی ئەم پلانەیان وەرگرتووە بەو شێوەیە دابڕێژرێتەوە
و هەروەها پژگیری لە پێشنیارەکانی کاکزانا و حەسیبەخانیش دەکەم و لەگەڵ جوانخان. زۆر سپاس. سەرچنارخان. بەڕێ سەرۆکی پەرلەمان من چەند خاڵێک چەند تێبینێکی یاساییم هەیە لەگەڵ پشگیریکردنی بەڕێز مامۆستا سگیری و مامۆستا هەلس لە بەرگەی پێنجەمە کە پێناسەکە کراوە خزمەتگوزاری تەندروستی ئەڵێ هەر ڕێکارێکی خۆپارێزی و چارەسەری تەندروستی یان پزیشکی پشکنی تاقیگەی یان تیشکی یان کلینیکی و یان دەرمانسازی بۆ زیاد بکرێت چکۆ لەناو ئەوانی ترا دوای ئەوە بکرێ بە وەکو یعنی وەکو نمونە بهێنرێتەوە نەخرێتە ناو پێناسەکە وەکو نەشتەرگەری لە دایکبوون کوتان دەرمان تا کۆتایی. لە خاڵی شەشەمە ئەڵێ هەر مرۆڤێک پێویستی بە چاودێری ئەو مرۆڤە بکرێ بە کەسێک چونکە لە یاسا وشەی مرۆڤ نهاتوە ئەڵێ کولومەن یعنی هەر کەسێک ئەوە بکرێ بە کەس. لە خاڵی نۆهەمە مش لەگەڵ ئەوام کە لێی خزمایەتی کە قەرابەی پیاڵن بە عەرەبی موساهرەشی بۆ زیاد بکرێت ئەو سەرداری چونکە قەرابە موساهرە بە یەکەوە هاتون جێ یەکیش ناگرنەوە. لە دێڕی دووەمیان لە کاتێدا نووسراوە بکرێ بە لە کاتێکداوە هەڵی زمانەوانیە. بەرگەی 11 هەم هەڵی پزیشکی دێڕی سێهەمی چارەسەری نەگونجاو بێت ئەمەی بۆ زیاد بکرێت یان بەهۆی سەرپێچی یاسا و ڕێنماییەوە بێت ئەگەر سەرپێچی یاسا و ڕێنمایی کرد هەڵی پزیشکی دروستە بێت و ببێتە هۆکارێک بۆ زیانگەیاندن ئەو واوەش پرێ بەیان چونکە دووشتی جیاوازن پەککەوتەی مردن زیانگەیاندن سێشتی جیاوازن نابێ واو لە بینیانە بێت چکە عەتفێکاتەوە. خاڵی چواردەیەم لیژنەی لێکۆڵینەوەی هەمیشەیی ئێمە یاسامان هەیە یاسای بەرزەفتی فەرمانبەرانی دەوڵەت و کەرتی گشتی ژمارە چواردەی ساڵ 1991 لەو یاسایە بە شێوەیەکی درێژ یعنی بە وردی هاتووە باس لە پێکێنانی ئەو لیژنەیە کاتە سەڵاتەکەی کارڕاییەکەی تایبەتمەندی هێزی پەیوەستبوونەکەی هەمووی باسەکە بەس سێراوەکو ناو هاتووە ینی ئەم بەرگەی چوارەمە لیژنەی لێکۆڵینەوەی هەمشی ئاوای لێ بکرێت لیژنەیەکی پیشەیە کە لێکۆڵین لەو کێشە و پرسانە لە ئەنجامی هەڵی پزیشکی و تەندروستی و دروست دەبن ئەنجام دەدات بە پێی یاسای بەرزەفتی فەرمانبەرانی دەوڵەت و کەرتی گشتی ژمارە 14 ساڵ 1990 ئیتر تۆ پێویست ناکە ئەم وردەکاری لە پێکێنانەکەی و لە پەیوەستبوونەکەی و لە قەراراتی و لە تایبەتمەندیەکەی مادەم لێرا دیاری نەکراوە بی بە تەفسیل لێرا دیاریکی ئەگەڕێیتەوە بۆ ئەو کاتە دوو یاساشمان نابێت و کێشەی یاسایش دروست نابێت لە مەوادە عیقابی و سزاییەکان دەم یاسایە. زۆر سوپاس. زۆر سپاس. دەستخۆش. کاکمەم. بەڕێز سەرۆکی پەرلەمان دەربارەی مادەی یەکەمی ئەم پێشنیازە یاسایە من چەند پێشنیازێکم هەیە. بەرگەی پێنجەمی خزمەتگوزاری تەندروستی هەموو ئەوانی کە باس ئەکرێت ڕێکاری خۆپارێزین پرۆسەن نەوەک مادە بن لێرەیە دەرمان مادەی هەمووانی کە عملیان مەسن کلینیکی نەشتەرگەری تاقیگەیی پشتی هەمووەمانە ئەمەلین کەواتە دەرمان لێرە باشتر وایە بکرێتە پرۆسێسی دەرمانسازیان دەرمانسازی عملیەکەی بێ ڕێکاریەکەیەکەن. دەربارەی بڕگەی هەشتەمیان نەخۆشی درێژخایەن ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO کاتێک کە پێناسەی نەخۆشی درێژخایەنەکات لە پێناسەکەیە هیچ ماوەیەکی سێمانگی دانەناوە نازانین ئەم سێمانگە ئەندامانی بەڕێزی لیژنەی تەندروستیە ئەوانی ڕاستینرانێک کردووە بۆ راپۆرتەکە لەکوێ ناوێنە پێناسەکەی ڕێکخراوی تەندروستی جیهانی بەم شێوەیە من پێشنیازەکەم ئەگەر بەم شێوەیە قبول بکرێت ئەو نەخۆشیانن کە درێژخایەن و بە شێوەیەکی گشتی لەسەر خۆ گەشە دەکەن و چاودێری تەندروستی و پزیشکی بەردەوامیان پێویستە یا دەبێت. دەربارەی بڕگەی چواردەیەم پێشنیازەکەم ئە بەم شێوەیە داڕشنەوەکە لێ بکرێت لیژنێکی پیشەیە کە لێکۆڵینەوە لەو کێشە و پرسانە دەکات کە لە ئەنجامی هەڵەپزیشکی و تەندروستیەکان دروست دەبن. بڕگەی پانزەیەمی بۆ ئیزافە بکرێت پێشنیازەکەم بۆ لیژنەی پەیوەنددار و بۆ پەرلەمانتارانی بەڕێز ئەم یاسایە بەشێکی زۆری لە هەرێمی کوردستانە جێبەجێ بێ لە ئێستاە لە ڕێی خزمەتگوزاری تەندروستی و نەخۆشخانەکانەوە ئەوەی کە لە کوردستانە نییە بیمەی تەندروستیە لە بڕگەیەکە بیمەی تەندروستی پێناسەیەکی بۆ بکەین بۆی دواتر بتوانین لە مادەکانی کە جێگەی بکەینەوە کە لە بەشێکی زۆری وڵاتانی جیهانە هەیە بیمەی تەندروستی ئەم پێناسەیە پێشنیازەکەم ئەو خزمەتگوزاریە تەندروستیە کە بەرامبەر بڕێک پارەی ڕەمزی
پێشکەشی هەر هاوڵاتیەکی هەرێمی کوردستان دەکرێت. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. سەبارەت بە بیمەی تەندروستی دوو پێشنیازە یاسا پێشکەشی پەرلەمان کراون، یەکێکیان زۆر باشە، یەکێکی تریشان نەتوانرێت لە دەوڵەمەندکردی ئەوی ترا بەکار بێنرێ. ئێمە لە ڕاوێژی لەگەڵ حکوومەت بۆ ئەوەی پرۆژێکی سربەخۆ هەبێ بۆ بیمەی تەندروستی لە ڕاستیە، ینی بە تعریفێک لێرە جێکێنەوە یا بە چەند مادەیەک ڕەنگە وەکو پێویست ئامانج نەپێکێ، بەڵامێکێکە لەو بابەتانی کە گرنگە پەرلەمان بە بایەخەوە لێی بڕوانرێ. دەستان خۆش بێ. دکتۆر محێدی. بەڕێز سەرۆکی پەرلەمان، من بەشێک لە قسەکانم یان تێبینیەکانم کاکزانا و کاک ڕۆمیۆ و دکتۆر ئیسماعیل کردیان، بەڵام دوو تێبینی بچووکم هەیە. ئەویش بریتێ لە بەرگەی پێنجەم کە خزمەتگوزاری تەندروستی هەر ڕێکارێکی خۆپارێزی و چارەسەری. پێم وایە هەر خزمەتگوزاری تەندروستی تەنها چارەسەری نییە، خۆپارێزی بەڵکو چاودێریکردنی ڕێعایەتکردنیشە، بۆیە چاودێری بۆ زیاد بکەین. لە خاڵی هەشتم نەخۆشی درێژخایەن دیسان ئەوەی ڕێکخراوی تەندروستی جیهانی کە هیچ ئاماژەیەکی بە ماوەکە نەداوە، لە کۆتا دێردەرێت پێویستی بە چاودێری تەندروستی پزیشکی بەردەوام دەبێت. تەنها ڕێعایەت نابێت، بەڵکو نەخۆشە درێژخانەکان پێویستیان بە چارەسەر هەیە و پێویستیان بە چاودێریکردنیش هەیە. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێزت. کاک موسلیم. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بگورە وەک برای بەڕێزمان کانگڕۆمیۆ باسیکەم، پێم وایە بەشێکی زۆری ئەم بڕگە و مادانە پێداچوونەوەکی باشی زمانەوانی دەوێت کە بەڕاستیم پێم وانە زەرور بێ هەمووی خاڵ بە خاڵ ئەوە باسی بکەین، ئەو یانەی لابین، ئەو فارزەی لابن شتی بکەین، یان وشەیەتری بخرێتە پاڵ پاش و پێشی دەوێت. وەک برای بەڕێزمان کاکزانە باسیکەمیش لەگەڵەوەی ئەم دیاریکردنی سێ مانگە لە خاڵی هەشتەما لا ببرێ، چونکە ئەمە پەیوەندی هەیە بە چارەسەری درێژخایەنی نەخۆشەکانەوە. ئەنجا پشتیوانی قسەکەی کاک لوقمانەکەم بە هەمان شێوە سنوور دیاری بکرێ بۆ قەرابۆ خزمایەتی، چونکە ئەوە پەیوەندی هەیە بە واژۆکردن لەسەر نەشتەرگەری، پەیوەندی بە گیانی و نەخۆشەکەەوە هەیە. بابەتێکی خاڵی دێم و یانزەیەم وشەی ئالۆسکان هاتیە کە بەڕاستی ڕوون نییە، هەم لە پێناسەکەشا دووبارە ئەم وشەیە هاتۆتەوە، یاوەتە وازەحتر ڕوون بکرێتەوە، چونکە مەبەست لە یاسا گەیاندنی مانایەکی دروستە بە خوێنەر. پێم وایە ئەم وشە یا دۆخی نەخوازراوە یان تێکچوونی بارودۆخە، من وازەح نییە لام. دووبارە سپاس. بەڵێ سپاس. بەڕێزان لیژنە تایبەتمەندەکان، بۆ وەڵامی ئەندامانی پەرلەمان قسێکتان هەیە؟ ناتوانین. بەڕێز سەرۆکی پەرلەمان، ئەوە ئەزانین چی ئەبێ ئەزانی دکتۆرە گەلاوێش، ئەبێ سیستمێک دانین بۆ چۆنێتی بەڕێوەبردننی کۆبوونەوەکانی پەرلەمان بۆ گەڕانەوەی کات، بۆ ڕێزگرتن لەوانەشی کە دانیشتون. لیژنەکان لە ناو لیژنە هەر قسێکتان هەیە لەوێ بیکەن و ئەگەر ملاحەزەتان هەبوو لەسەر شتێک لە ناو ئیمزاکەتانە بنووسن ملاحەزەم لەسەر فلان مادە هەیە، اینجا ڕێگەتان دەم لە ناو قەعا قسە بکەن. ئەوە بۆ هەمووانە دکتۆرە تەواو. کاکتۆر سەباح لە جاتی هەمووتان قسە دەکات. فەرموون. لەمەولا بەڕێزان ئەندامانی پەرلەمان، هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لە کاتی ئیمزاکردنا لەسەر مادەیەکی لەسەر راپۆرتێکی دیاریکراو، لەسەر مادەیەکی دیاریکراو تێبینی هەبوو، بنووسێت تەحەفوزم لەسەر فلان مادە هەیە، بۆەوەی لێرە دەرفەتی بدەین قسە بکە. ئەگینا ڕێز و تەقدیری زۆرتان هەیە. ئێمە هەموو ئەندامانی پەرلەمان جگە لە ئەندامانی بەڕێزی لیژنەکە حەقی خۆمانە قسەمان لەسەر راپۆرتەکە بێ، بەڵام خۆتان بۆتان نییە قسەتان لەسەر راپۆرتەکە بێت، چکە خۆتان راپۆرتەکەتان داوە بە ئێمە. ناتوانی وەکو ئەندامی، ئەگەر ناتوانی دکتۆرە فەرموو بۆ کەس ناوت بنووسیاوەکو هەر پەرلەمانتارێک. فەرموو کاکتۆر. بەڕێز سەرۆکی پەرلەمان، سوپاسی بچوونەکانی هەموو ئەندامان دەکەین بوو دەوڵەمانکردنی ئەو پرۆژە یاسایە. بەڕاستی هەندێک پرسیاری پزیشکی وەڵامی دەینەوە. ئەمن و دکتۆرە بەڕێزان گوێ بگرن، ئەوەی پەیوەندی بە مەجای پزیشکی هەیە، دکتۆر سەباح، دکتۆرە شایان وەڵاممان. ڕۆژان خان، ئێمە وەڵامی پزیشکی دەدەینەوە. بەڵێ ڕۆژان خانیش. بەڕاستی ئەو پرسیاری کە من نوویستم کاکڕۆمی و باسی لیژنەی لێکۆڵینەوەی هەمیشەیی کرد. بەداخەوە کاکڕۆمی و لێرەنیە دیارە یاسەکەی نەخوێندیە، بەس پێناسەی خوێندیە. لە مادەی دا فەقەرەیەک باس چارەسەری ئەو مەوزوعە کردیە، باسی کرایە کە چۆن لیژنەی هەمیشەیی دامەزرێت.
ئەوڵام بوو کاک و ڕۆمیۆ خوشکە جوان خان باسی هەڵی پزیشکی کرد کە ببیتە هەڵی چارەسەری واللهی زۆر مشتومڕێکی زۆرمان کرد لەسەر ئەو مەوزوعە لە لژنە و لەوەی تر لەگەر لژنەی هاوبەش و ئەوەی تر و حتا سندیکای پزیشکانیش ئەو اقتراحای بۆ ئێمە هەنار بوو لای مەمانە نییە ئەگە ئەندامانی پەرلەمان ڕێیان لەسەر بیت هیچ مەناعەتێکمانە لەسەرەوە مەوزوعی بیمەی تەندروستی کاکمەم باسی کرد بەڕاستی ڕاستە ئێمە لە داهاتوو ئەکید قانونی یاسای بیمەی تەندروستی بۆمان دێت زۆر سوپاسی دەکەین بەڕاستی اختراحێکی زۆر وەجیە تەییدی دەکەم و مەجال بە خوشکم دکتۆرە شایان دەدەم وەڵامدانەوەی تشتی تری پزیشکی دکتۆرە شایان فەرمون بەڕێز سەرۆکی پەرلەمان شایان کاکە ساڵح دیارەیەکێک لە پرسیارەکان ئەوە بوو نەخۆشی درێژخایەن چیە شەکرەیە نەخۆشی دڵە ئەمە ناتوانین لە ناو یاسایەکی لیستەکی دوور و درێژ نەخۆشیەکان تعریفکەین چونکە ئەوە دەگەڕێتەوە سەر ئەو پزیشکی کە ئەو نەخۆشە دەبینی لەبەرەوەی لیستەکی زۆر زۆرە ئەوە ئەو پزیشکە بەڕێزە کە دەیبینی ئەوە قرار دەدا ئەو نەخۆشیە درێژخایەنە یا درێژخایەن نیە واتە دەشتوانرێ بە ڕێنماییەک کە ئەمە لێرانە سەڵاحیەتمان دایتە وەزارەتی تەندروستی لۆ خۆی ڕێکی خا کامەیە نەخۆشیە درێژخایەنەکان سپاس دکتۆرە ئەی ئەو پێناسەی کەی دەبیلی و ئۆە و کاکتۆر زانات اقتراحی کرد و چەند بەڵێ ئەوە دکتۆرە ئەمە شتێک هەیە لە ببوورە بەڕێز سەرۆکی پەرلەمان شتێک هەیە لە زانستی پزیشکی پێی دەرین کۆنترۆڤێرسی یعنی ئەمن قسەچی دەکەم ئەتو ڕەئیەکی دیکەت هەیە مەزدەڕەکی دیکە ڕەئیەکی دیکەی هەیە WHO ناتانین ئەمن ناتانم ئەگەر باسی ڕای خۆم بکەم وەکو سەرچاوەکی سەرەکی پشتی پێ ببەستین لەبەرەوەی هەر وڵاتە و تعریفی خۆی هەیە لۆ نمونە CDC دەرێ 6 مانگ مەزدەڕەکی دیکە دەرێ 3 مانگ مەزدەڕەکی دیکە دەرێ سارەک بەڵام ئەوەی کە ئەمن وەکو پزیشک ئێستا ئەگەر قسام کەم ئەوەی کە ئەمە لە 6 ساڵی کۆلیژی پزیشکی و لەوەندەی کە دەوامم کردیا 3 مانگەکە ئەساسە بەسەوە معنای ئەوە نییە پێشترێ پێش 3 مانگەکە بە نەخۆشی درێژخایەن حیساب ناکرێت لەبەرەوەی نەخۆشی درێژخانەکان دیارن کامانن ئەوە بە لیست ڕێک دەخرێ و پاشان هەندێک نەخۆشی هەیە لۆ نمونە ئەگەر سکتوو ڕشانەوەک لە 3 مانگ زیاتر بەردەوام بوو ئەوە زیاتر لە منداڵان بە دەردەکەوی ئەوە بە نەخۆشی درێژخایەن حیساب دەکرێت یعنی تعریفەکانی جۆرا و جۆرە پێم باشە ئەوە بە ڕێنماییەک بە لیستێک دابمەزێنرێ ڕێک بخرێ ئەو نەخۆشی درێژخایەن بەڵێ دەست خۆش دکتۆرە جان قسەت هەیە بەڵێ ڕۆژان بەڵێ فەرموو برای سروکا پارلمانی زور سپاس بو اندام پارلمانیت برای پتر پروژه ما دول پیش نیازی آسام دولمندت کن سبارت نخوشی درش خواهان مویازی داتر توضیح حکب دمه او نخوشیه که علاج هی بس شیفا نینه و اف تعریفه هنه شلای وزارت ویهاتی اضافه کرن مجب پندید که جهویت دا بکند به پیش نیازی آسا خواده هر وقت دکترا شانی رون کردن سردایی زیادتر از بحث ناکم هر او دبتن اگر پیوستی بگوران کاریه بید برجاوارگرن و زور سپاس بو بارستان ماده 2 کاک دکتور قصتانه فرمون بله بگومان فرمون برای سرگو پارلمانی زبارت هندک بسیاران کو پی برون کردن آراستا هاد ناراستا گرن بول لجنه اسایی ايشوان مثلا درجة قرابة بلاي خدماتي طبعا ادفي برجدا يعني ادفي موديدا ام البرامبر دو حكمانه دو تشتت جيك جدانه يا هاتي ببي حكم ياسا يعني بلاي خدماتي هر دوك اك شيء جرنتره بو في ياساي قالك جفتوغو قالك مناقشات نكران اللجنه السائي الجال لجنه طيبه منجي جبرن دي بفرمة ديتان في بدانن كواتا افهردو مصطلحة يعني افهردو حكمة اش فراغ نهاتينا شوا اگر امساك يعني افغا بحكمة ياساي
مجال قانونی دا چل ضمنی قانون مدنی بد چل ضمنی قانون رعایت القاصرین بد چه قانون ديت بركار بن يان قانون أحوال شخصية بد الفيري أهمية تاتينا ديار كرن حتى بحث كاتو توزيع دوري ولية وصية قيمة وضمن قواعد عامة دجيش قانون مدني وكيل وكالة دينا درجة قرابة يعني معقول لنا كسك حالتك تنقافي طارئ دا بدنا خوش بد بجد والدكتور الهيفيا امضاء موافقه نخوشی بمینه تو کسل گل نبد هر فرضاً اگر کره امامی ویل گل بد ما نمحتاجه علاجی في کسی بیت کرن یان بمین تعلاویستی حتی باب بیت یان دیگ بیت یان ولی بیت یان وصی بیت یان قیم بیت نابد افدل في حالتي خطر السر حياتي بلاي خدماتي قانوني دا يا هات يا في قانوني ما اشارات بيدين ومحترف جي حتى درجه 4 او قانون تدا جهاتین ترانده هنه کل ویرت توش هیچ کشت قانونی نبین و کی ما ماجا بدای قانون مدنی قانون احوال شخصیه قانون رعایت القاصرین حتی قانون صحه عامه جدا الماده 15 ماده 17 هات یا فرض کردن سرکست عائله دوروبر خل نخوشی بیان خودم سبارت لجنه لکولینه اف پروژه پشتیل انجمن وزیران هات یا پسند کردن هات یا راسته کردن هر دو لجنه پیک و امرینش تینا خواره ما فردی تف لجنه مینت بوچی جبر کو راسته ما قانون که طیبت یا هی قانون انضباط موظف الدوله بس بوف قانوني جلك يا بيتفيا لجنة كطيبت يا لكوليني وتحقيق بيت بيجينان داكو اف كيسو اف حالة تشيد بن بشواك درستر صحيتر باشتر مصلحة نخوش يكسو كارتي دا بيت اكلا كرن و اتماده ده دال برگيك وكي جناب دكتور صباحي شرط بيداي بيكاتا و اركتوه اب تحديدي هاتينا ديار كرن كودش لاي بيراوكي وبشلاي انجمن وزيران و كواتا اگر اول نبت الديف احكام قانون انضباط موظف الدوله بشن خدمات فيا صايب نخوشي ناي تكرم بالعكس لجنه كطيبت من دا مختصر ادويه صيدا ديتا بيكينان بو سرعتا تماشاكر نوان كيساويك لكر نواجي ديگلك يا باشتر بد سبارت مروف يان كس بوچي مبكارينا البدايات نمروف ونكس مبكار نينا برام ام دا توشي فراغه كبين چنگید بید ات مجال طبی طریجی دا گیانورجی محتاج علاجی و درمانیه الویری دا کامجوی کش خلاص بین و فراغ پرکین ما کس کارینا برام بله الکسی جی هم توشی کشه بین چکی ما کسی هی کسی معنوی ما کسی هی کسی طبیعی شخص معنوی شخص طبیعی دا کجوی فراغ و کشه جی رزگار بین ات مجال طبي دا وديتنا طبي جدا بتر تعاملتي تكرين قال مصطلح انسان كمروف جبر اندي جبر وكيشام خلاص بن ما مروف يبكاريناي زور سباس زور سپاس ماده 2 فرمون بنای خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 2 ئامانجەکانی ئەم یاسایە بریتین لەمانەی خوارەوە یەکەم پاراستنی تەندروستی گشتی لە ڕێگەی پاراستنی مافەکانی نەخۆش و دیاریکردنی ئەرکەکانی دووەم پاراستنی مافە بنەڕەتیەکانی هاوڵاتیانی هەرێم لە سوودوەرگرتنیان لە باشترین خزمەتگوزاریە تەندروستیە بەردەستەکان سێەم پاراستنی شکۆمەندی و سەلامەتی و نهێنیەکانی نەخۆش و بەرزکردنەوەی ئاستی سوودمەندی خزمەتگوزاریە تەندروستیەکان لە دامەزراوە تەندروستیەکانی هەرێم چارەم بەرزکردنەوەی ئاستی وشیاری نەخۆش دەربارەی ماف و ئەرکەکانی لە دامەزراوە تەندروستیەکان پێنجەم کەمکردنەوەی ڕێژەی مردن و پەککەوتەیی شەشەم پتەوکردنی متمانەی نێوان نەخۆش و پزیشک و کارمەندانی تەندروستی لە دام و دەستگا تەندروستیەکان سوپاس بەڵێ زۆر سپاس بە ڕێزان ئەندامانی پەرلەمان هەر کەسێک ئێوێ قسە بکا لەو بارەوە حەزەکە ئێوە دەستاندانن تا ئێرە ئەنووسێ بە تەواتی قاتق فەرموو بەڵێ ئەم جارە لە پشتەوە بنووسە هەڵەسخان ئەوە هەڵەسخان سەرچنارخان کات بەڵێ ئێڵێم لە پشتەوە
بەڕێزان ناوەکانتانە خوێنمەوە ئەوەی ناوەکەی تیانە بوو بۆی ئیزافێکین. هەڵەسخان، سەرچنارخان، کاکمەم، کاک سیروان، دکتۆر ئیسماعیل، دکتۆر محێدین، کاک عوسمان. بەدرێخان بنووسە. بەڵێ. کاک بەڵێن، کاک هاوڕێ، کاک باڵامبۆ، کاک شەمۆڵ، کاک جەلال، کاک سەرکۆ، کاک مەلا ناسر، کاک ڕزگار، کاک کاروان، شیرین خان. کەس هەیە نەمان نووسی بێ؟ بەڵێ. گولیزار خان، دکتۆر ڕێبوار، دکتۆر زانا، حەسیبە خان، کاک حکمەت، کاک چیا، کاک حاجی سەفین، کاک بەهجەت، ڕووپاک خان. کەس هەیە ناومان نەنووسی بێ؟ ئەم جارە لێرەوە دەست پێکی هەر جارەی لە شوێنێکەوە. گولیزار خان فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان تێبینیم لە مادەی 2 برگەی دووەم پاراستنی مافی بنەڕەتیەکانی هاوڵاتیان. مافی بنەڕەتی چییە؟ لێرەدا دەبێت تەحدید بکەین. پاراستنی مافی تەندروستیەکان بەڕای من چونکە بنەڕەتی زۆر شت دەگرێتەوە. هەروەها خاڵی پێنجەم و شەشەم. پێنجەم کەمکردنەوەی ڕێژەی مردن و پەککەوتن. بەڕای من ئەمە زیادە. ئەم مادەیە چۆن ئێمە کەمی دەکەین ڕێژەی مردن؟ بەڕای من ئەم خاڵە لا بدرێت. هەروەها خاڵی شەشەمیش ئەم دوو خاڵە لا بدرێت. بەڵێ سپاس دەکەم. دکتۆر ڕێبوار. بەڕێز سەرۆکی پەرلەمان من لە ڕووی هەیکەلبەندی و نێوەڕۆکەوە لەسەر مادەی 2 قسەکەم. لە ڕووی هەیکەلبەندیەوەم پێم وایە لەبەرەوەی لە ئەحکامی ختامی لە ئەوەی کە پەیوەستە بە هۆیەکانی دەرچواندنی یاسایەکە هاتووە دەقی مادەی 2 هاتووە کە بۆچی ئەم پێشنیازە یاسایان ئەم یاسایە دەرەچوێندرێ. لە ڕووی هەیکەلبەندیەوەم پێم وایە ئەمە زیادە. بەڵام لەبەر ئەوەی هەندێک بڕگەکانی مادە 2 گرنگن پەیوەستن بە مافەکانی نەخۆش من پێشنیارەکەم لەبەرەوەی کە لا بچێتە مادەی 3 کە پەیوەستە بە مافەکانی نەخۆش لەوێدا باسی مافی نەخۆشەکە. بۆیە گرنگە هەم لە ڕووی هەیکەلبەندیەوە هەم لە ڕووی نێوەڕۆکەوە پێشنیازە یاساکان جۆرێک ڕێک بخرێ کە ماناکانی هاوشێوەیەک بن. بەڵێ زۆر سپاس. کاک بەڵێن. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 2 من بە تەواوەتی لە ڕووی ئەوی هەیکەلبەندیەکەوە پشتیوانی لە قسەکانی برای بەڕێزم کاک دکتۆر ڕێبوارەکەم و لە کاتی گواستنەوەی یا لە کاتی مانەوەی مادەکەش ئەگەر پەسەند نەکرا پێشنیازەکەم بڕگەی 2 کە باسی پاراستنی مافە بنەڕەتیەکانی هاوڵاتیانی هەرێم لە سەد وەرگرتنیان لە باشترین خزمەتگوزاریە تەندروستیە بەردەستەکان ئەو وشەی بەردەستەکان لا ببرێت. لە ڕاستی ئەوە حکوومەت دەخاتە چوارچێوەیەکەوە لایەنە پەیوەندیدارەکان ئەخاتە چوارچێوەیەکەوە کە نەتوانن لە دەرەوەی ئەوە بکەن. ینی ئەگەر بە نمونە باسی بکەم مەسەلەن پێشمەرگەیەک لە کاتی شەڕا مەسەلەن بریندارێکی سەختە بێ لە هەرێمی کوردستان توانای چارەسەری نییە. ئەو خزمەتگوزاریە تەندروستیانەی کە بەردەستە توانای چارەسەری نییە. بەڵام خۆ حکوومەت دەتوانێت مەسەلەن ڕێکار بگرێتە دەر بۆ ناردنە دەرەوەی. لەبەرەوە ئەو وشەی بەردەستەکان بەڕاستی من باشی نازانم بمێنێ. بۆیە پێشنیازەکەم بڕگەی دووەم پاراستنی مافە بنەڕەتیەکانی هاوڵاتیانی هەرێم لە سوودوەرگرتنیان لە باشترین خزمەتگوزاریە تەندروستیەکان و زۆر سپاس. بەڕێزت کاکاوڕێ لێرە نییە؟ کاک باڵامبۆ. سوپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 2 بڕگەی 2 پاراستنی مافە بنەڕەتیەکانی هاوڵاتیانی هەرێم لە سوودوەرگرتنیان لە باشترین خزمەتگوزاریە تەندروستیەکان بە پێی یاسابەرکارەکان یان بە پێی یاسای ژمارە 89 ساڵی 81 بێ بە پێی ئەتوانین بەو شێوەی لێ بکەین تا تەندروستیەکان بەردەستەکان لا بینیان بڵێن بە پێی یاسابەرکارەکانیان بە پێی یاسای ژمارە 89 ساڵی 81. پێنجەم کەمکردنەوەی ڕێژەی مردن و پەککەوتەیی ئاڵۆسکاوەکانیشی بۆ زیاد بکرێت. سپاس. زۆر سپاس کاک تۆرزانە. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی 2 بڕگەی 2 تاوە پشگیری ڕێیەکەی کاک بەڵێنم کە وشەی بەردەستەکان لا بدرێت.
ئەم بەردەستەکان زیادە لا بدرێت بۆ ئەوەی بتوانین هەموو خزمەت گوزارە تەندروستیەکان حکوومەت لە چوارچێوە یاسای ژمارە 89 ساڵی 81 پێشکەش بکات. بڕگەی شەشەم پتەوکردنی متمانەی نێوان نەخۆش و پزیشک و کارمەندانی تەندروستی لە دام و دەستگا تەندروستیەکان ئێمە لە لیژنە پێم وابی ڕەنگە بە هەڵەیەک لێرەدا هەبیت لە بیرمان چوبێت لێرەدا چاچی بکەینەوە چونکە لە ئەسلی پێشنیاز یاسایی کە لە حکوومەتدا گەڕایەوە باسی پزیشک و کارمەندانی تەندروستی دەکرد لە مادەی یەکەمدا تعریفمان کردبوو بەڵام چونکە وشەکەمان لەوێ گۆڕی کردمانە هێزکاری تەندروستی کەواتە لە تعریفەکاندا پزیشک و کارمەندی تەندروستیمان نییە بۆیە لێرەشدا ڕاستی بکەینەوە پزیشک و کارمەندانی تەندروستی بکرێتە هێزکاری تەندروستی. زۆر سپاس. سپاس بەڕێز هەڵسخان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان هەلس ئەحمەد من پێشینیارێکە هەی ئەدگەل تێبینیەکێ مادە دوێ بڕگا دوێ پاراستنی مافە بنەرەتیەکانی هەوڵاتی هەرێم ئەگەر ئەف پەیوە بێتە لادان و نەخۆش جهێبێ بێتە داناتن باشترە چکە ئەگەر ئەف پەیوە وەکی خۆما یان ئەف دەستەواژە وەکی خۆمامەیە هەی ئاکنجی هەرێما کوردستانەیە بەس نە هەوڵاتیە کوردستانەیە بۆ نمونە ئەڤت نوکە کارێ خزمەت گوزاریت کەنت کۆمپانیادا ئایا وی مافنینە و بێتە چارەسەرکردن خاڵە دیتر ئەڤەیە خاڵێک بێتە زیدەکردنێ برگە هەفتەم ئاسان دەستخستنی خزمەت گوزاری تەندروستی و پزیشکی بۆ نەخۆش بە کەمترین تێچوو. زۆر مەمنونم. سەرچنارخان. بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش پشتگیری لە وتەکانی بەڕێز ماوەساڵز دەکەم بە ئیزافەی ئەوەی کە بڕگەی دووەم هاتووە پاراسی مافە بنەڕاتیەکانی هاوڵاتیانی هەرێم ینی ئەمە ناکرێت هاوڵاتیەک لە دەرەوەی هەرێم بێت یان بێگانە بێت سوودمەند نەبێت لە خزمەتگوزاری تەندروستی چونکە ڕێساکانی ئاینی پیرۆزی ئیسلام ڕێنمایە دینیەکان و سیستەمی گشتی ئاداب مافی مرۆڤ تش بەو جیاکاریە و هەر ئەمەش مادەی سێ بڕگەی دووەم پشگیری ئەم بۆ چوونە ئەکات کە نابێ ئەو جیاکاریە بکرێت لەبەرەوە ئەو وشەی هاوڵاتیانی هەرێمە لا ببرێ بکرێت بە وشەی نەخۆشترێ بێ هەموو نەخۆشەکە گرێتەوە لە دەرەوە بێ یان لە ناو هەرێما بێت. خاڵی پێنجەمیش ئەو زیانەی بۆ زیاد کرێت چوەکەت بەس کەمکردنەوەی ڕێژەی مردن و پەککەوتەیی نییە ئاماج لە کەمکردنەوەی زیانیشە لەگەڵ خاڵی حوتەم ئضافە بکرێ ئاسان دەستخستنی خزمەتگوزاری تەندروستی و پزیشکی بۆ نەخۆش بە کەمترین تێچوو دەست خۆش. سپاس. کاک جەلال. دکتۆر مەحێدین. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی دوو بڕگەی دوو پاراستنی مافە بنەڕەتیەکان پێم وایە بکرێتە مافە بنەڕەتیە تەندروستیەکان و هاوڵاتیانی هەرێمەکە لا بدرێ یاخود هاوڵاتیان چکو بەشێکی زۆر ئێستا لەو هاوڵاتیانە ئێستا لە باشووری عراقن لە ناوڕاستی عراقن لە بەشەکانی تری کوردستانەوە دێنیان ئەوانەی کارتی ئیقامان هەیە لە سوودمە دەمن لە کەرتی تەندروستی هەرێمی کوردستان و مافە خزمەتگوزاریە تەندروستیە بەردەستەکان ئەویش لەگەر لادانی ئەو وشەیەمە و زۆر سپاس. سپاس. کاک حکمت. ناوڵازم. بەرێ سەرۆکی پەرلەمان پشتگیری ئەو وان برادەران دەکەم کە دەڵێن ئەو وشەی ئەو وشەی هاوڵاتیانی کوردستان لا بدرێتن لەگەڵ ئەوەمە کە دانیشتووی هەرێمی کوردستان بن و پشتگیری لە کاک بەڵێنیش دەکەم و زۆر سپاس. سپاس. نقطە نیزام دێ ڕۆژان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەس بوو تەوزیحێکی ئەندام پەرلەمانێت بەڕێزێت ڕایەخوا گوتین سەر مادە دوو ئەگەر پێشگیریایەک و دوو بکەن بڵاو ناو بێژن حتا هەفتاژی ڕایەخوا داین نەفسی ڕوونکردن سەر نەفسی مەوزوعی کەسێژی پشتگیریە کەسێ ناگرە ئەوەنە ناین وەرگرتنێ بوزانین لژنا باشترە ناوەکان بوترێ بە پێی پەیڕۆ ناو بێنگوتنێ پەیڕەوی و زۆر سپاس ئەگەر بەس ڕوونکردنێکی سەر هەوڵاتیانی هەرێم بدەم ئەوە مەسەڵەن هەوڵاتیانی هەرێم پەرلەمانتارێکی گوت بڵاو بکرێت نەخۆش مەسەڵەن ڤاکسین
مافی هولاتی هرمه بس نه نخوشه لورگرتن مثلا بحث قلت الديف ياساد برکار بتن ياساد برکار مثلا ماد یاسا 1981 یا جمهوری 89 اف مافت هنی هندک شونات دانین ماد چا که دیف یاساد برکار و زور سپاس روبا خان رئیس سروچ پارلمان خوی لبرگ پنجم کم کردنوی رژیم مردن و پکوتی نظام مانع چوانه بخشه بوی پشگیری لخسکانی گلی زارخان دکم تبینی هبو یان لا بردره یان سیاقه چکی اوی که گلی زارخان باسی کرد پشگیری لیدکم. بله کاک سرکو. برای سروکی پارلمان ماده دوم که پاراستنی شکومندی سلامتی پاراستنی نهێنی تەواو و هەمیشەیی پزیشکی نەخۆش و بەرزکردنەوەی ئاستی سوودمەندی خزمەتگوزاریە تەندروستیەکان لە دامەزراوە تەندروستیەکانی هەرێمە پێشنیازەمان هەیە کە جیاوازەوە و لە خاڵی چوارەمیشە باسی وەکراوە کە بەرزکردنەوەی ئاسی وشیاری ئەگەرەوە بگۆڕێت چونکە پێدانی زانیاری دروست و تەواو بە نەخۆش دەربارەی ماف و ئەرکەکانی لە دامەزراوە تەندروستیەکان و پشتگیری کاک باڵام بۆ کاک بەڵێن سەرچنارخان دەکەم لە مادەی پێنجەماوی سەرچنارخان. زۆر سپاس کا حکمت نقطە نیزام فەرموو. بەرێ سەرۆکی پەرلەمان لەبەر ئەوەی ناوی کەسم نەینا مەبەستم هەلسخان بوو بەڵام لێرە من داوام کرد کە لە جاتی هاوڵاتی هەرێمی کوردستان ببیتە دانیشتوانی ینی دانیشتی هەرێمی کوردستان لەبەر ئەوە ناوی کەسم نەینا. زۆر سپاس. کاک بەهجەت. برای سروک پارلمانی سوارد ماده دوی آمانجکان هم یاسایه من دو تی بینیت یک برگا دوی و چاره برگا دوی پاراستنی مافا بنراتیکان اولاتیانی حریم لسوتورگرتین لباشترین خدمتگزاری تندرستی بردستکان اگر دویره دا او خدمتگزاری تندرستی بردستنم باشد نخوش چله تنپا یعنی پالپشتی یا برایت خواهد برای دکتر زانا و کاک بالای نیت کم سبارت برگا چاره برز کردنوی آستی و شیاری نخوش درباره ماف ارککان لدامازرا و تندرستی کن تا برز کردنوی آستی و شیاری کی ده پیرابیتن چه جهتک ده پیرابیتن بدویه یعنی بیت دیار کردن و او ماف ارک چنه تا نخوش بزانیتن هم های بحث ماف ارکات کن بس دیار نینه که اف ماف ارکت چنه. بله. زور سپاس. سپاس کاک مام. مایک کاک بەهجەت مایکەکەت فەرموو کاک. بەڕێز سەرۆکی پەرلەمان من بورهان قانع من پێشنیازەکەم بۆ ئەندامانی بەڕێز هەر ئامانجەکانی ئەم یاسا بریتین لەمانی خوارە و لای بە ئامانجەکانی ئەم یاسایە یەکەم و دووەم لا ببرێت سێمیان ببێ بە بڕگەی یەکەم بەم شێوەیە زامنکردنی ماف ئەرک شکۆ و سەلامەتی و نهێنیەکانی نەخۆش و بەرزکردنەوەی ئاستی خزمەتگوزاری تەندروستی پێویست بە دامەزراوە تەندروستیەکانی هەرێم ناکات چونکە باسمان کردوم یاسایە بۆ دامەزراوە تەندروستیەکانە بڕگەی چوارەم ببێ بە دووەم بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری نەخۆش دەربارەی ماف و ئەرکەکانی پێنجەم ببێ بە سێم وەکو خۆی شەشەم ببێ بە چوارەم بەم شێوەیە پتەوکردنی متمانی نێوان نەخۆش و پزیشک و کارمەندانی تەندروستی. زۆر سپاس. سپاس کاکمەم کاک مەلا ناسر. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پشتگیری لە قسەکانی کاک باڵان بۆ کاک سەرکۆ ئەەکەم. زۆر سپاس. کاک چییە؟ بەڕێز سەرۆکی پەرلەمانی من تێبینیەکە بیل سەر هەر چەند خاڵا وەکو هەواڵەمە دکتۆر ڕێبواریوان ئیشارە داد پشتێکی داڕاشتنە مادە 1 و 2 و 3 و هەرچەندە شێوازی داڕاشتنێ پچێکی ئەس بینم ئەگەر مادە 1 و 2 3 و 4 و 6 چێبت ببتە یەک مادە چونکە هەندێک تشتێ تکرار و دووبارەی تێدا هەموو شوانە سەر ماف و ئەرکێ نەخۆش و تشتێ دووبارە هاتینە داڕاشتن هەروسا پشتگیری گولیزارخانێکم کە مادە 5
کەمکردنەوەی ڕێژەی مردن ینی هیچ وڵاتێکێدا نینە کە ینی تا گەرانتی هەبێت کە تو ڕێژان مردنی هەبێ وەک مەسەلا کۆرۆنایە ئەس بینم مادا پێنجێ وەک ڕوپەکخانێکی گوتەیە پشگیریەوان هەردووکا کەم کە بێتە لادان چونکی کێمکردن و ڕێژەی مردن نەبدەستە هیچ کەسێکیە زۆر سپاس. بەدرێ خان. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی دوو لە ئامانجەکانی یاساکەی کە ژماردۆ بەڵام وەک سیر دەکەین هەر شەش بڕگەکە کە مافەکانە بە یەک دێڕیژ باسی ئامانجەکانی ڕێخستنی پابەندیەکان نەهاتووە کەوا پێویست دەکات بۆی زیاد بکرێ و لە دوای ئامانجەکان پێویستە چوارچێوەی پیادەکردنی یاساکە بە ڕۆنی بنووسرێ و پشگیری لە قسەکانی بەڕێز مامۆستا هەڵس سەرچنارخان دەکەم لە خاڵی دووەم لە مادەی دووەم و پشگیری لە قسەکانی گولیزارخان دەکەم و ڕووپاکخان لە خاڵی پێنجەم زۆر سوپاس. کارۆن. بەناوی خودای گەورە میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی دوو ئامانج لە دەرکردنی یاستا ئەوەیە کە هەم دووبارە نەبێت و هەمیش زیادەی تێدا نەبێت بەڕای من بەشێکی ئەم مادەیە زیادەی وەکو برێ بەڕێزم کاگرێبوار باسی کرد لە بەرەم خاڵانی خوارەوە یەکەمینیان بڕگەی یەکەم بڕگەی دووەم لە هۆیەکانی دەرچواندن بە وازەحی ئاماژەیان پێکراوە بڕگەی سێم لە بەشی دووەم لە مادەی پێنجەم لە بڕگەی یەکەم بە وازەحی ئاماژەی پێکراوە بڕگەی چوارەم لە بەشی دووەم بە پێنج مادە و لە بەشی سێم بە نۆ مادە باس کراوە و بڕگەی پێنجەم خۆی زیادەیە چکە لە ئەساسدا ئەم بابەتە بابەتێکی قەدەریە بەوەندە بابەتێکی زانستی نیە و لە هەمان کاتیشدا ئەمە خواستە نەک دڵنیایی و من پێم وایە مادەیە ببورن ئەم مادەیە زیادەیە و هیوادارم کە هەواڵامان لە لیژنەی قانونی و لە لیژنەی تەندروستی بە پێداچنەوەی بۆ بکەن چکە مادەکە زیادە ئامانج لە یاساش دووبارە نەبوونەوە زۆر سپاس. سپاس حەسیبە خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی دووەم لە ئامانجەکان من پێشنیاری ئەوە ئەەکەم کە خاڵی یەکەم و دووەم بکرێن بە خاڵێک و بەو شێوەیە دابڕێژرێنەوە. پاراستنی تەندروستی گشتی هاوڵاتیان لە ڕێگەی پاراستنی مافە بنەرێتیەکانی نەخۆش و دیاریکردنی ئەرکەکانی بە سودوەرگرتن لە باشترین خزمەتگوزاریە تەندروستی لە هەرێمی کوردستاندا. هەروەها پێشنیاری ئەوەش ئەەکەم کە خاڵێکی تر زیاد بکرێت مادەم باس لە ئامانجەکان ئەەکەین و تێژدا پێشکێشکردنی باشترین خزمەت تەندروستیە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەهای مرۆڤ بوون و بایەغدان بە بواری هونەری پەیوەندی مرۆیی شێوازی هەڵسوکەوتکردنی ئیجابی لەگەڵ نەخۆش و پاراستنی مافەکانی نەخۆش چونکە بە جۆرێک تاوەکو ئێستا زۆربەی سەرچاوە زانستیەکان ئاماژە بەوە ئەدەن کە ئەم بابەتە لە خودی زانستی پزیشکی گرنگترە و سوپاس. کاکتۆر عوسمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی دوو ئامانجەکانی ئەم یاسایە بریتین لە لەمانەی خوارەوە فەقەڕەی یەکەم کە دەفەرموێ دیاریکردنی ئەرک و ماف و ئەرکی نەخۆش پێم وایە ئەگەر لە لێژنەی تایبەتمەند پێدا بچنەوە بکەن لەوەی کە نەخۆش خوای گەورە تەکلیف لەسەر هەڵگرتووە لا یوکەلیف الله نەفسا یان لەیس عەلە المەریض حەرەج لە باتی ئەرکی نەخۆش ببرێتە پابەندیەکانی نەخۆش ئەو فەقەڕەی دووەمیش پشتیوانی لە قسەکانی خوشی بەڕێزم سەرچنارخان و دکتۆر محەدین دەکەم کە ئێمە ئەگەر دوژمنانی کوردیش کوردستانیان پارچە پارچە کردی بێ با ئێمە بۆ خۆمان تەواوکەر نەبین خوا نەخواستە با ئێمە بڵین هاوڵاتیان بێ یاخود هەر کەسێک بێ دەکرێت نەخۆشێک لەژێر عەمەلیات بێ و داوای تەئیستەکانی لێ بکرێ یان داوای هاوڵاتی بووین لێ بکرێ کەواتە سەلامەتی هەر تاکێکی ئینە كلكم من آدم وآدم من تراب كواتا هیچ کەسێک جیاوازی نیە مسلمان بێ غیرە مسلمان بێ لە ئاست قانون دەبێ هەمومان یەکسان بین و زۆر سپاس بۆ جەنابیشتان. کاک سیروان. بەناوی خوا بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی دووەم مادەی دووەم وا هاتووە پاراستنی مافە بنەڕەتەکانی هاوڵاتیانی هەرێم لە سوودوەرگرتنە تا دوایی بە پێوەی هەمومان وامان باس کرد ئێمە ئازین لەم هەرێمەیە جۆرە خەڵک و ڕەگەز و هاوڵاتی تر ئەژین هیانە ئیقامەیانێ و هیانە نیشیانە اینجا من بۆی کورتی کەمەوە پێم باشە لەبەرەوەی کە هەموو لایەک سوودمەند بند هەرچەنە لە شوێنێک کاڵێ لە باشترین خزمەتگوزاری کە ئەو مەتاتیە نازانین چی ڕێن دکتۆرێک پێی باش بێ پاراستۆ لە هەموو شتێ باشترە دکتۆرێکی پێی باش بێ زۆر ئەوە ڕوون کرێتەوە بەڵام من پێم باشە مادەی دووەم وای لێ بکرێت
پاراستنی مافە بنەڕەتەیەکانی هاوڵاتیانی نەشتەجێی هەرێمی کوردستان هەتا دوایی یعنی نیشتەجێ هەرێمی کوردستان بن و پشتگیری لە خات و ڕەکانی خات و هەڵەز و خات و سەرچنارەکەم سپاس. کاک حاجی سەفین. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 2 خاڵی 5 کەمکردنەوەی ڕێژەی مردن و پەککەوتەیی پێم باشە پێشگرێکی هەبێتن ئەو ڕستەیە جوانتر دەبێتن هەوڵدان یان هەوڵ بدرێتن کەمکردنەوەی ڕێژەی مردن و پەککەوتەیی باشترە. زۆر سپاس. سپاس. کاک ڕزگار. بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان ڕزگار محەممەد نەگڕێی مادەی 2 بڕگەی 1 و 5 باسی پاراستنی نەخۆش و کەمکردنەوەی مردنەکە بەڵام هەندێک جار بەهۆی حادیسەی ئۆتۆمبیلەوە بینین خەڵکانێک لە نێو ئۆتۆمبیلەکە ژیانیان لە مەترسیایە بەڵام خەڵک ناچێ بەدەمیانەوە لەبەرەوەی کە وەختێک ئەو کەسە ئەگوازرێتەوە بۆ بڵێن بۆ نەخۆشخانە لە جیاتەوەی سپاس بکرێ سزا درێت جا ئەوە حاڵەتێکە یعنی زۆر کەس بەهۆی ئەو حاڵەتەوە گیان لە دەسەدا من پێشنیارەکەم کەوا عیلاجێک بۆ ئەو حاڵەتە بدۆزرێتەوە و پشتگیری لە قسەکەی پشتگیری لە پێشنیارەکەی کاک بەڵێنی شەکەم سپاس. شیرین خان. بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان شیرین ئەمین سەبارەت بە بڕگەی 4 لە مادەی 2 پێشنیازی یاساکە هاتووە بەرزکردنەوەی ئاستی وشیاری نەخۆش دەربارەی ماف و ئەرکەکانی لە دامەزراوە تەندروستیەکان. دیارە لێرەدا ڕوون نییە ئەو ڕێکارانە چین بۆ ئەوەی نەخۆش بە مافەکانی خۆی ئاشنا بێت. من لێرەوە پێشنیاز دەکەم لە نەخۆشخانە و بنکە تەندروستیەکان مافەکانی نەخۆش بە پۆستەر هەڵبواسرێت بۆ ئەوەی نەخۆش ئاشنا بێت بە مافەکانی خۆی و لە هەمان کاتە بوونی یاخود دابینکردنی سکاڵا سندوقی سکاڵا لە بنکە تەندروستیەکان دەستەبەر بکرێت مەرج نییە بۆ هەموو حاڵەتێک پێویست بکات سکاڵا لە ئاستی با بڵین بوونی لیژنەی لێکۆڵینەوە تۆمار بکرێت و ئاڕاستەی وەزارەتی معنی بکرێت بەڵکو هەندێک سکاڵی کە هەیە ڕەنگە پێشێلکاری لە ئاستێکی خوارەوە دابێت پێویست بەوە نەکات بکاتە ئاستی پێکێنانی لیژنەی لێکۆڵینەوە بۆ ئاشنابوون بە مافەکانی خۆی و دەستەبەرکردنی. سپاس. کاکتۆری ئیسماعیل. بەێ سەرۆکی پەرلەمانی بەرێز منژی چەند تێبینیەکە بوون سەروێ مادەی شینا هاوڵاتی خاڵە دوێ ببیتە دانشتوێت کوردستانی دا گشتر بیتن داش هەمیا بگیریتن یە کوردستانی دانشتی بیتن سونمەند بیتن چارە سەریە ئینشاءالله تعالی. نقطە خاڵە پێنجێ کەمکردنەوەی ڕێژەی مردن و پەککەوتنی پەیوا و زیان بۆ زیاد ببیتن و دیسا پشتگیریە خوشکا سەرچنار و هەلسخانێکیان تایبەت خاڵە زێدەکردنە خاڵە هەفتێدا ئەوە پێشنیارکردی و زۆر سوپاس. کاک شەمول. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتیوانی لە قسەکانی کاکتۆر ڕێبوار و کاکاروان دەکەم بەڵام لە کاتی مانەوەی خاڵی سێ بەم شێوەی لێ بکرێت پاراستنی شکۆمەندی و سەلامەتی نهێنیەکانی نەخۆش و بەرزکردنەوەی ئاستی سوودمەندی خزمەتگوزاری تەندروستیەکان لە دامەزراوە تەندروستیەکانی هەرێم جگا لەو نەخۆشیانەی کە دەگوازرێتەوە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر و دەبێتە مەترسی بۆ سەر ژیانی تاک و کۆمەلگا و پشتیوانی لە قسەکانی کاک باڵام بۆ و کاک سەرکۆژنەکەم زۆر سپاس. زۆر سپاس. لیژنەی تایبەتمەند دەست بە خوێندنەوەی بەشی 2 مافەکانی نەخۆشکن یاگەر سەرنجتە بین یەکتانەی فەرموکەن. بەڕێز سەرۆکی پەرلەمانی فەرد بینم هەندێک تێبینیا لەمە دیارکردن تێبینیەکە گشتی بۆ ئەندامێت بەڕێزت پەرلەمانی هەر یاسایەکێ مادەیەک دڤیا تێدا هەبێت ئەپناوێ ئامانجەکانی ئەم یاسایە بۆ ji ber wê mebestê da ku felsefe û meqasidê mişerreî edvê yasayê de diyar bin dayîmen jî ev made pêtiviye li made 2 piştî terîfa bête danan giringiya danana vî madeyî destpêka yasayê bû hindê ye ev felsefe meqaside yê divê yasayê diyar bin çunkî sunûrê yasayê sunûrekî gelekî berfireh he
وقتی اف مادتی تدانن آمانجا زور طبیعیه دی تکرار الگل همی ماده دیف خدا هبد چنگی اف آمانجا مقاصده او استراتیجیتا مزن یا مشارعی دیتی ادوی دارجت الدیف دا دیتو تشرح کرن امجد بینن امجد زانن تکرار یا هی بس اوه اهداف دوی قانونینا اوه مرامید مشارعینا دیف دا هر ماده کی پیتویه الماده کی دی بتفصیل تر وكو إجراءات أجر محتاج بيتا دارشتن وكو شرح بيتا دارشتن يعني هذا زور طبيعي همي قفا وكو تيبيني ماد أو مادة آمان جت يا صاحبت زور طبيعية تكرار بتلقى الحمي مادة ديفخو هذا هيك ملاحظة كادي سبارت ما فبنرات يكاني حولات يعني هرم أف يا صايا أجش عنواني جي يا ديارة پیش نیاز یاسای ما فرککانی نخوش لهرمی کردستان كوات الهرمي كردستان اف خلق الهرم كردستان حولاتية ترميت جرد بس معناوي اونينا اگر كسا جدي غيري حولاتية هرم كردستان بد نشر صوت مند بد المادة سه برجدو زور واضحية هاتي ما في نخوشيا اف ما في بوهاتي ندانان بي برجاف ورگرتنا رجزي رجزنامه آيني هر هكاره که کومالاتی يعني اوه مشكلة جنينة أدفي يا صايدا برای سروی پارلمانی تبینی دیگر اولت معه بنزور سپاس تبینی ترتانه لیجنه تایبەتمەند بله دکتۆرە شایان فەرمو بەڕێز سەرۆکی پەرلەمان شایان کاکە ساڵح سەبارەت بە بڕگەی چوارەم بەرزکردنەوەی ئاستی وشیاری نەخۆش دەربارەی ماف و ئەرکەکانی لە دامەزراوە تەندروستیەکان دیاربوو چەند بەڕێزێک کۆمنتیان هەبوو لەسەر ئەو بابەتە خۆی ئەو لە خۆیدا ینی ئەو یاسایە بەرزکردنەوەیە هەوڵێکە بۆ بەرزکردنەوەی یەکەکە لە ئامانجەکانی بەرزکردنەوەی ئاستی وشیاری نەخۆش هەتا مافی خۆی بزانی و ئەرکی خۆی بزانی هەر ئەو دانیشتنە خۆی بەشێکە لە وشیارکردنەوە و پاشان کە بڵاو کرایەوە لە وەقاعی کوردستان ئەوەش بەشێکە لە وشیارکردنەوە سەرەڕای پشگیری کردم لە قسەکانی بەڕێز شیرین ئەمین هەروەها نەخۆش کە دەڵێ ئەرکی نییە بەڵێ نەخۆشیش ئەرکی هەیە بەڵام حەرەجی لەسەر نییە بەڵێ زۆر جار ئەمە لۆمەی ناکەین بەڵام لۆمەی هاوڵەکەی دەکەین لۆمە و مەسەلەن دەستدرێژی دەکاتە سەرمانیان کارمەندەکی تەندروستی و حاڵەتانەش زۆر زۆر بووە یعنی ئەرکی هاوڵی نەخۆشەکە هەمان ئەرکی نەخۆشەکەی و ئاماژەشمان پێدایە لە یاسایەکە بەس یەک شتی دیکە دەمەوێ برێم لەسەر ئەو بڕگەی کە بڕگەی دووەم هاوڵاتیانی هەرێم بەڕێزان ئەمە ئێستا ئەگەر وەکو پزیشک قسام بکەم وەکو لە دامەزراوە تەندروستیەکان کە کارمان کردیە دوژمنی خۆمان چارەسەر کردیە دوژمنەکانمان چێن تیرۆریستەکان جەماعەتی داعش یعنی پێمان لە جەرگی خۆمان نایە چارەسەرمان کردینەکە خۆ هاوڵاتی هەرێمی کوردستان نەبووە ئەوە سوێندمان خواردیەوە ئەرکی سەرشانی خۆمانە بیکەین بەڵام چارەسەرمان کردینە یعنی ئەوە لۆی لای هەموو کەسێکی ڕوون بی لەو ناحیەیەوە هیچ نەوع درێغیەک نەکرایە زۆر سپاس سپاس لیژ بەڵێ فەرمو فەرمو برای سروکی پارلمان روژان ابراهیم سبارت راو بچونه تندک پارلمانتار سر کم کردن ریجا برنی و پکوتی پیش دارم کردن سر به دانه چونکی یکش بیورد پیشکفتن نید سیستم تندرستی اگر تو بیشی ریجا برنی ملوین خوشخانه مثلا بونمونه کم کرده بجنی لایف اکسپکتنسی هر واسه سبارت گوتین کور روشن بیر کردن تندرستی بوکت زفرتن باشک سرو یاسایت کبتن اگر هاتو در باز بی و باش دیرجی هر واسه سر دامزراوه تندرستی بخواد کبتن دیف یاسا تندرستی ها گشتی یا سال 89 العفو سال 81 که جماره 89 ماده 3 زور سپاس سپاس دکتۆرە گەلاوێش فەرمووە گەر نقطە نیزام
سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان پێش ئێستاش من ویستم ڕوونکردنەوە بدەم وەکو ئەندامی لیژنەی تەندروستی بە پێی مادەی 89 بڕگەی دووەم کە بەس مافی دەستەی سەرۆکایەتی نیە مافی هەموو ئەندامانی لیژنەی تایبەتمەندە ڕوونکردنەوە بدەن بەڵام دکتۆرە ڕێواز ڕێگری کرد بەڵام ئێستا من ڕوونکردنەوە دەم وەکو ئەندامی لیژنەی تەندروستی بە پێی پەیڕە و مادەی دووەم پێنجەم کەمکردنەوەی ڕێژەی مردن و پەککەوتەیی کە زۆربەی هەواڵانمان لێرە ئەندام پەرلەمانەکان دەڵێن لا بدرێ ئێمە یاسایەک دادەنین کە ئامانجی کەمکردنەوەی ڕێژەی مردن و پەککەوتەی نەبی بۆ چییە ئێمە کە ئامانجەکە دادەنین دەبێ ئەوە هەبێتن ئامانج لە دانانی ئەم یاسایە کەمکردنەوەی ڕێژەی پەککەوتەی و مردنە و ئەگەر نەخۆش بزانێت خاڵی شەشەم پتەوکردنی متمانەی نێوان نەخۆش و پزیشک و کارمەندانی تەندروستی لە دام و دەستگا تەندروستیەکان ئەگەر نەخۆش بزانێ یاسایەک هەیە پارێزگاری لێ دەکا و مافی دەپارێزی تەبان پەیوەندیەکە متمانە دەبێت و پتەوتر دەبێتن لە مابینی نەخۆش و پزیشک زۆر سپاس سپاس لیژنەی تایبەت دەست پێ بکەن فەرمون بە خوێندنەوەی بەشی دووەم مافەکانی نەخۆش مادەی سێم بەشی دووەم بەڕێز سەرۆکی پەرلەمان شایان کاکە ساڵح بەشی دووەم مافەکانی نەخۆش مادەی سێ نەخۆش لە هەر دامەزراوەیەکی تەندروستی چ گشتی یان تایبەت بێت سەرجەم ئەو مافانەی دەبێت کە لەم یاسایە و یاسا بەرکارەکاندا هاتوون و بە یەک پێوەر و بەبێت جیاکاری مامەڵە لەگەڵ سەرجەم نەخۆشەکاندا دەکرێت مافەکانیش بریتین لەمانەی خوارەوە. یەکەم دابینکردنی ئامێر و تاقیگەی پشکنین و چارەسەرە بەردەستەکان بە شێوەیە گونجاو بێت لەگەڵ پێوەرە زانستیە پزیشکیەکان. دووەم مامەڵەکردن بە یەک پێوەر بەبێ جیاکاری لەگەڵ سەرجەم نەخۆشەکاندا بە شێوەیەکی یەکسانی و دادپەروەرانە بێ ڕەچاوکردنی هەر جیاوکێکی کۆمەڵایەتی ڕەگەزنامە ئاین یان هەر هۆکارێکی تر لەگەڵ بە هەندوەرگرتنی زیانە پێشبینی کراوەکان بە ڕەچاوکردنی دۆخی بە پەلە و خاوەن پێداویستی تایبەت. سێەم پێشوازی و پشکنین و شوێنی مانەوەی بۆ دابین بکرێت بە شێوەیەک کە شکۆ و کەسێتی پارێزراو بێت. چوارەم پارێزگاریکردن لە تایبەتمەندیەکانی باری تەندروستی یان کەسی تەنها لەو حاڵەتانەدا نەبێت کە بە یاسا دیاری کراوە یان لە لای دادگاوە داوا بکرێت یان ببێتە هۆی مەترسی بۆ تەندروستی گشتی. پێنجەم خاڵی یەک دەستکەوتنی زانیاری تەواو لە پزیشکی چارەسەرکار و دامەزراوەی تەندروستی سەبارەت بە تێچووی دارایی تەواو و دەستنیشانکردن و چارەسەری نەخۆشیەکە بە زمانێکی ڕوون و ئاشکرا و زانینی پلانی چارەسەری و جێگرەوەکان و ئەگەرەکانی ئاڵۆزەکان لەگەڵ ڕەچاوکردنی دۆخی نەخۆشی مەترسیدار یان بەپەلە. خاڵی دووەم تێڕوانین لەسەر دۆسیەی پزیشکی خۆی و دەستکەوتنی وێنەیەک لێی و دەستکەوتنی راپۆرت لەباری تەندروستی خۆی لە کاتی پێویستدا بەبێ بەرامبەر. شەشەم ڕەتکردنەوەی هەر خزمەتگوزاریەکی پزیشکی یان چارەسەرێکی دیاری کراو لەسەر بەرپرسیارەتی کەسی خۆی دوای ئەوەی ئاکامەکانی بە نەخۆش گوترا بێت بە مەرجێک ڕەتکردنەوەی چارەسەری یان ڕاگررتنی نەبێتە هۆی مردنی نەخۆش. هەروەها تەمەنی 18 ساڵی تەواو کردبێت و توانای هەبێت گزارش لە ویستی خۆی بکات. حوتەم وەرگرتنی بڕیار و ڕەزامەندی نووسراوی پێشوەختەی یان ڕەزامەندی هاوڵی نەخۆش بۆ ئەنجامدانی هەر نەشتەرگەریەک یا سڕکردنێک واتە بەنج جگە لە بارەکانی لە ناکاو ڕووداوەکاندا. بڕگەی هەشتەم لەباری لە ناکاودا یان لە پێنا و ڕزگارکردنی ژیان پزیشک دەبێت بڕیاری جۆری چارەسەری ئەم نەخۆشانەی خوارەوە بدات بە بێگەڕانەوە بۆ هاوڵەکەی. یەکەم بێهۆش، دووەم بیرکۆڵ، سێم بێکەس، چوارەم کاتێک نەخۆش هەوڵی زیان گەیاندن بە ژیانی خۆی یان کەسێکی تر بدات. پێنجەم نەخۆشی دەرونی ئەوانەی کە توانای بڕیاردانیان لەو کاتەدا نییە. بڕگەی نۆیەم نەخۆش لە میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان نیشان نەدرێت تەنها بە ڕەزامەندی خۆی یان هاوڵەکەی نەبێت. دەیەم بەشداربوون یان نەبوون لە هەر جۆرە لێکۆڵینەوەیەکی پزیشکی و توێژینەوەی زانستی و لە هەر کاتێکدا بیەوێت دەتوانێت بکشێتەوە. یازدەیەم ڕاوێژکردن بە پزیشک یا دامەزراوەیەکی تەندروستی دیکە بۆ نەخۆشیە تەندروستیەکەی لەم بارەدا پێویستە پزیشک یا دامەزراوەی تەندروستی یەکەم راپۆرتی پزیشکی تەواو سەبارەت بە نەخۆشی و بە دواداچوونەکانی بداتە نەخۆش وەک بەرچاوڕوونیەک بۆ پزیشکی دووەم.
دوازدەیەم پزیشک نەخۆش بە تەنها دەپشکنێت و کاتی پێویستی بۆ تەرخان دەکات ئەمەش ڕێگر نییە لەوەی نەخۆش هاوڵێکی لەگەڵدا بێت. سێزدەیەم پێویستە لەسەر وەزارەت بە گوێرەی توانە چارەسەری بە خۆڕایی لە دامەزراوە تەندروستیە حکوومیەکانی هەرێم بۆ نەخۆشانی توشبوو بە نەخۆشیە درێژخایەنەکان دەستەبەر بکات. سپاس. زۆر سپاس. ئێستا شەر بە ڕێزێک ئەوێت بەشدار بێت لە گفتوگۆکردن لەسەر ئەم مادەیە بە دەستبەرز کاتەوە دوای ناوەکانە خوێنینەوە لێرەوە دەست پێکەین. کاکتۆر مەحیدین، دکتۆر ئیسماعیل، سەرچنارخان، کاکمەم تەواو لێرەوەنە زۆنی ئێرە کاک باڵام بوو، کاک جەلال، کاک هاوڕێ، شادی خان، سەلما خان، کاک شەمۆل، کاک ڕزگار، کاک عوسمان، کاک کاروان، شنۆخان، شیرین خان. زۆنی ئێرە مامۆستا مەلای حسان، کاک ئیدریس، حەسیبە خان، کاک چیا، کاک تۆ ڕێبوار، کاک ڕڤینگ، کاک زانا، کاک شێخ زایر، ئەویش گولیزار خان، گوڵستان، ژیانە نووسی، ژیانش نووسی، گولیزار خان، سەوسەر، ئێستا کاک خۆ دوای بێت، کاک حاجی سەفی، باش، کاک سەروان، کاک کلارە خان، نەخۆن، نەجات خان، نەجات خان، نووسراوە، سەود لەیلا خان، لیزە خان، تەمام. تەواو کاکە ئەم ناوانن تەواو. ئێستا دەست پێەکەین لێرەوە دەست پێکەین. یاڵا لیزە خان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان، باش با ناوەکان بخوێنینەوە بۆی کەس گلەی نەکا. لێرە لیزا خان، نەجات خان، لەیلا خان، کاک مەلای حسان، کاک ئیدریس، حەسیبە خان، کاک چیا، کاک تۆ ڕێبوار، کاک ڕڤین، کاک زانا، کاک شێخ زایر، گولیزار خان، سەوسان خان، گوڵستان خان، ژیان خان، کاک سەروان، کاک حاجی سەفین، کاک باڵامبۆ، کاک جەلال، کاک گاوڕێ، کاک کاروان، شادی خان، سەلما خان، کاک شەمۆل، کاک ڕزگار، کاک عوسمان، شنۆ خان، شیرین خان، کاک تۆر ئیسماعیل، کاک تۆر مەحیدین، سەرچنارخان، کاک مەم. کەسێ ناوی نەخوێنرابێتەوە؟ تەواو. لیزا خان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان، پێم باشە بۆ مادەی سێیەم یاخود بڕگەی دووەم لە مادەی سێیەم تێرمێک زیاد بکرێت. ئەویش بریتە لە تێرمی بیرۆبۆچوونی سیاسی، بەداخەوە کەلتوری جیاوازیکردن لە بیرۆبۆچوونە سیاسیەکان زۆر جار لە هەرێمی کوردستان کێشەی لە سێکتەرە جیاجیاکان دروست کردووە. تەندروستیش لەوە بەدەر نەبووە، بۆیە پێم باشە ئەگەر بکرێت ئەو تێرمە لەگەڵ ڕەگەز و ڕەگەزنامە و ئاین بیرۆبۆچوونی سیاسیش زیاد بکرێ، چکە زۆر جار نەخۆش حاڵەت هاتۆتە پێش کە نەخۆش بۆتە قوربانی ئەم ململانەیە لە ناوچە جیاجیاکان. بۆیە پێویستە وردە وردە ئیتر هەڵ بدەین ئەم جیاوازیە نەمێنێت. بۆیە باشە بەم شێوەیە دابڕێژرێتەوە مامەڵەکردن بە یەک پێوەەر بەبێ جیاوەکاری لەگەڵ سەرجەم نەخۆشەکاندا بە شێوەیەکی یەکسانی و دادپەروەرانە، بەبێ ڕەچاوکردنی هەر جیاوگەیەکی کۆمەڵایەتی، ڕەگەزی، ڕەگەزنامە، ئاین، بیرۆبۆچوونی سیاسی یان هەر هۆکارێکی تر، لەگەڵ هەندێک بە هەندوەرگرتنی زیانە پێشبینی کراوەکان بە ڕەچاوکردنی دۆخە بە پەلە خاوەن پێداویستی تایبەت. هەروەها پێم باشە چەند خاڵێکی تریش بۆ مادەی سێ زیاد بکرێت. خاڵێکە کە زۆر بە گرنگی دەزانم و بەڕاستی لامیش سەیرەکە بە هیچ شێوەیەک لە پرۆژەکەدا باسی لێ نەکراوە، ئەویش باری دەرونی خودی نەخۆشەکەیە. ڕەچاوکردنی باری دەرونی نەخۆش پێویستە شێوازی مامەڵەکردنی ستافی نەخۆشخانە بە لە بەرچاوگرتنی دۆخی دەرونی نەخۆشەکە بێت و مامەڵەیەکی هەستیارانە بێ، بە تایبەت لەگەڵ ئەو نەخۆشیانەی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە، چکۆ ئەو نەخۆشانە بە تایبەت دەکەونە بارێکی دەرونی زۆر هەستیارەوە، بە تایبەتی نەخۆشی شێرپەنجە و شەکرە و فشاری خوێن.
هەروەها خاڵێکی تریش ئەگەر دیسان لە مادەی سێەم زیاد بکرێت ئەگەر هەر کێشێک یان هەر پێشاتێکی نەخوازراو لە نێوان نەخۆش یان کەسوکاری نەخۆش لەگەڵ ستافی نەخۆشخانە ڕوویدا نابێت کاریگەری نەرێنی بەسەر پرۆسەی چارەسەرکردی نەخۆشەکەەوە هەبێت. هەروەها خاڵێکی دیکەش کەسی نەخۆش مافی خۆیەتی کە لە نەخۆشخانە داوا بکات جیا بکرێتەوە لەو کەسانەی کە هەڵگری نەخۆشیە گوازراوەکانن یان لەو نەخۆشانەی کە باری دەرونیان لە دۆخێکی ناسەقامگیردایە. زۆر سپاس. سپاس. کاک چییە؟ برای سروک پارلمانی من چند تبینیه که بین ماده سه تدهاتیه به جیوکاری و معامله کردن لگل سرجم نخوشکان دا دکرت موافقانیش بریتین لمانوی خواره و هر وصا هر ماده دوی دیسا و تکرار و تکرار هاتیه دیسا و نویسیه معامله کردن به یک پیور به جیوکاری لگل سرجم نخوشکان از بینم که و تشتکی دوباره یا خالا ششه هر وسا رد کردنوی هر خدمت گزاریه که پزشکیان چارەسەری دیار کراو ویره اشاره ده هر وسا تمنی 18 سال بد اگر هاتو تمنیوین 18 سال بد که چه بریارت دادن هر وسا که حقیل اوینا مثلا عمروی 13 سالیان 14 سالیان زارو که ویره اشاره به دانه که مثلا پله یک عائلی حق هبت هر وسا و کلیزا خان اشارت بدایه اگر هاتو نخوشی درونی هبت یان اگر نخوشی عقلی هبت کی بریارد سروی نخوشی دتن نخوشی درونی اج تایید لیزا خان کم که پیتوی اشارت بدانه نخوشی درونی کانش هر وسا ماده دیم بجداربو یا نبون لهر جوره لکولینوه پیتوی الویره رعیام او کب خوب بخش بتل زیده کردن خوب بخشانه بد نه خوب وکشت یا نه وکشت خوب بخشانه بد اگر ما بوید ده بجدار ویل کولینه کم اگر ما نوید یعنی خوب بخشانه بد بابت دیجا هر خاله که داجک گل جاره بحث ماف نخوش کری هاتی کرد بس رخیدی و بتویا رزل پزشکی جبته گرتن گل جاره دولت اروپیان همو دنیای دا نخوشک اگر پیگیری به رکارن یاسایی رکارن پزشکی نت کنن یعنی پزشکی جه حق هبت اوه چارەسەری رد بکت یعنی ویرج بتویا ام حقه که حقوقه که چاو که عمدن ابو نخوشی ام مصابدن ابو پزشکی جه گل جاره اگر بتو نخوش پیگیری همین رهنمایان یا درمانان چارەسەری نکد یعنی دکتر جک حقه که بجد از و چارەسەری رد دکم. زور سپاس. سلمان خان. برای سروکی پارلمان ل بەشی مافەکانی نەخۆش ئێمە دواتر مافەکانی ئەرکەکانمان هەیە کە ئەرکی ڕێزگرتنە لە پزیشک و کارمەندان بەڵام پێویستەکە لێرەشە مادەیەک زیاد بکرێ پێش دابینکردنی ئامێر و تاقیگە و هەر بابەتێکی تر بۆ نەخۆش پێویستەکە ڕێز و هاوڵی ڕێز لە نەخۆش و هاوڵی نەخۆش بگیرێ بۆیە پێم باشە ئەیچێک لە مادەکان زیاد بکرێ بڕگەیەک زیاد بکرێ ببورن کە ئەمە پێم وایە کارێکی باش دەبێت چکە لە ئەرکەکانان لە سەرەتی کەواتە لە مافەکانیشە پێویستەکە هەیبێت لە بڕگەی نۆیەم باسی نەخۆشەکات کە لە میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان پیشان نەدرێ بەڕێ سەرۆکی پەرلەمان پێویستەکە بڵێن نەخۆش لە سەروی تەمەن 18 ساڵ لە میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان نیشانە درێت تەنها بە ڕەزامەندی خۆی یان هاوڵەکەی بەداخەوە لە ئێستادا مناڵێکی زۆر کە نەخۆشن لە کەناڵەکان لە میدیا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بوونەتە سەرچاوی داهات بۆ خێزانەکانیان و بازرگانیان پێوە دەکرێت بۆیە پارێزگاریکردن لە مناڵ تەنها ئەرکی دایک و باوک نییە بەڵکو ئەرکی یاسا پارێزگاریان لێ بکە و ئەرکی دەوڵەت و حکوومەتە کە پارێزگاریان لێ بکە بۆیە من پێم باشە لە دوای بڕگەی نۆیەم بڕگەی دێم نابێ مناڵ بە هیچ شێوەیەک پیشان بدرێت لە مناڵی نەخۆش پیشان بدرێت لە میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەگەر ڕەزامەندی دایک و باوکشی لەسەر بوو پێویستەکە یاسا پارێزگاری لە کەرامەتی داهاتووی ئەم منداڵە بکات و پیشان نەدرێ لە بڕگەیەکی کەش پێم باشە زیاد بکرێت کە نەخۆش مافی گۆڕینی پزیشکەکەی هەبێت یەکێک بێ لەو مافانەی کە هەیبێت نازانم ئەگەر لە بڕگەی کاتیایە بێت یا من سەیرم نەکرد بێ پێم وابوتیانە نەبێ نەخۆش مافی ئەوەی هەبێت کە پزیشکەکەی بگۆڕێت. سوپاس. سپاس. کاکتۆر مەحێدین. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی سێ بڕگەی دووەم مامەڵەکردن بە یەک پێوە بەبێت جیاکاری تا کۆتایەتی بە
شێوەیەکی یەکسان و دادپەروە بێ ڕەچاوکردنی هەر جیاوگێکی پێم وایە ئەو جیاوەک بە ئیمتیاز دێت زۆر دەستەواژەکان ئەگەر بکرێتە جیاکاری باشترە و وشەی نەتەوەیی یان لەسەر ئەساسی جگەلەوەی کۆمەڵایەتی و ڕەگەزی و ئاین و ڕەگەزنامە و نەتەوەیشی بۆ زیاد بکرێت و جیاوازی قەومیات نەکرێت لە نەتەوەیەکە و ئەگەر مەبەست لە ڕەگەزی ئەوە زانیمان جنسە بەڵام ڕەگەزنامە پێم وایە بکرێتە وڵاتی نامە باشترە لەوەی کە باسی ڕەگەزنامەی بکەین. زۆر سپاس. سپاس. نەجات خان. بەڕێز سەرۆکی پەرلەمانی ji ber ev pêşniya yasaya girêdaya kartê tenduristî ve ez pêşniyar dikim ku maddekî zêdekan ser vê pêşniyarê ku tê de lijnek hebîtin bû her kewdaneka aborî ser xelkê Kurdistanê de bihêtin bihayên xizmetguzarê tenduristî bêhne destnîşankirin û kêmkirin dîv kewdana wek nimûne qeyranên darayî. Zor spas. بله. کاک حاجی سەفین. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی سێ پێم باشە لە خاڵی سێزدەهام ئەوە زیاد بکرێ یان ئەو خاڵە زیاد بکرێ پێویستە لەسەر وەزارەت خزمەتگوزاری تەندروستی بێ بەرامبەر بۆ پێشمەرگە قارەمانەکان و خانەوادەی سەربەرزی شەهیدان و ئەنفال کراوان بکرێتن. زۆر سوپاس. کاک ڕزگار. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پشتگیری لە پێشنیارەکەی لیزاخان و کاک دکتۆر عوسمانەکەم. سپاس. زۆر سپاس. کاک توور ئیسماعیل. بەێ سەرۆک پەرلەمانی بەرێز من چەند تێبینیەکی تین یاەکێ مادەیەکێت بێژیتەن دەکرێت مافەکانیش بریتین لە مانەوەی خوارەوە معناوی حەسرە مافاکرد ئەوە بریتە لەو خارەوە یعنی لە زیاتر هەر هیچ نینە مافەکان ئەمە دەبینم ببیت دەکرێت هەندێک مافەکانیش لە مانەی خوارەوەیە چونکە زۆر مافێت نەساخی پترن ژوێک و هات بنە حەسرکردن. دوو ملاحظات دوێ ئەز لەگەل پشتگیریە چیایت کەم فعلا معاملەکردن بە یەک پێوار و ئەوە تکرارە لەگەل یاەکی هەمە ڕەسەن بێش معاملەکردن بە یەک سانی باشترش ئەوە دیچم کودا تکرارنگی خوش تکراری خلاصکەین باشترە ئینشاءالله. خاڵە شەشێ دبێژیتن بە مەرجێک ڕەتکردنەوەی چارەسەریان ڕاگرتنی نەبیتە هۆی مردنی نەخۆش مردنینە ئیلا مردن هەندە جارە زەرار و زیانەکە گەورە پێککەوتنەکە چاوت ویدە کوورە بن وەکو میسال کولوکولا یعنی ئەگەنەیتە چارەسەرکردن دە چاوێ نەساخی کوورە بیت وی وەختی حەوجانین ئەیلا ئزنەوی وەرگن ئەم فێرێ زێدەکەین یان پەککەوتنەکە وشيك يعني يا بلاس ويا بردوام اويجي رأيوي انتدا انهتا ورقرتن سيزدي مادة يازدي عفوا يازدي بيشتن پاره دا پیوست پزیشکیان دا مزراوی تندرستی یکم راپورتی پزیشکی توا بره به برانبر اضافه بکن دا تقریری تقرير وقتی پزیشک دته پاره نبیتن به برانبر نبیتن عفوا من خالانه بتبینیک جباوش برکت بیش نخوش لميديا وتورا كمالاتيا كان نشانه دري تنها برزامندي خويان هاولك يعني بمعنى حقوق نخوشي وهاولك وكويك ليكرن وكويك ليكرن او يانا هردو بجيرت بجين اضافتك بدينه في حاله او لا يعني عقلي تكتو بيت نيتواني ناتواني تعبيرش خوب كات دربرينش خوب كات يلا هاولك حق بيتن او ما فبدتي كو ايش اديه در كبير ماده سيزدي بيجيت بيويستا لسر وزارات بقوري توانا از بيجن بقوري توانا يعني زيدية نابد بقوري توانا وزارات البيت همو توانا خو صرف بكتن كو هاريكاريان ساخي بيتكرن او وجوده دبيت نشانه هندي كو يعني قالك تشتنه نكرن
جبلي في من كانت موف يعني اقتراح كم زيادة ببن ايك شوانا بوهايا بوهايا بو نخوشي هيا ونفد ببينيت ريجا بينه تدان ريج نه تدان ونفد ببينيتن كيبيت محقق بيت كيبيت عند جرى حالتك نخوشات محقق تهند بسري ريبنا يتدان دو كم كنا قرصيات دارایی و نخوش خانه خاصة يتأهلي السر نخوشي دويتنا و إشارات كبدت هند فعلا نساخت خستخانة أهلي دا باروانا جلك جرانه يعني على الأقل محاولة بكين كم بكين كاكتر لفر وقتك شو كسي دقة زيادة يا إيك دقيقة دا من دابين كرنا هلاك جرم وفكري بو پیشوازایی گازندید نساخی گازنده تمگهین تکی ادویتن بیتا آشکرا کردن که گهینیتا فلان کسی خودی من هیچ تا پتر هبونه که والله كاتك دقيق زياتريش ما فيها دواني بنوسيم ديتا ليجني تايبت من ليلى خان فرمو برای سروکی پارلمان جبر کو اف پیش نیاز یاسا گرنگ و جبر هندی جی گرنگ اف برگیت دا بین زیده گرن ایک پتویا زانیارین کسی و تایبتی نخوشی پارزرا و بنج گل خودی نخوش کس نتوانه دوار بگیرد زور جاردانی زانیاری نخوش کاریگری درونی رسر خودی نخوشه کده بیتن لعیادکان دا دوام لعیادکان و نخوشخانکان دا نابد لیک کاد دا چند نخوش پیک و چاره سر بکرن چونکه اما دیجی ما فی تایبتی نخوش الاستادا دکتورکان چندی نخوش پیک و دبینن بداخوا سیام بورا چاوکرنی ما فی نخوش پیوسته به دیار کردن روزانه دکتر دتوانی چند نخوش ببینید که براستی اماش دیتنی نخوشی زور لروجک دا کاریگری نرینی لسر خودی نخوشه که بیتن سپاس سپاس کاک سروان فرمو جیان خان فرمو برای سروکی پارلمان زور جار دبینین و دبیستین که نخوش بهوی هلای پزشکی گیانی لدست دوا یان وضعی برای خرابتر روشتوا انجام کشی یان کسو کاری نخوش گله یان لب ادای پزشک کردیه یان پزشک دفاع لخوی کردیه که خطابار خودی نخوش بویه که زانیاری تواوی ندایه پزشک هرچند لبشی سیم ارککانی نخوش اشارت به ودا که پیدانی زانیاری به پزشکی چاره سرکار ارکی نخوشه بس اما نابی تبالگه بو پزشکیان کسوکاری نخوش بو ای بی سلمینن که زانیاری تواوی به پزشک داره لولاتا پیشکوت وکان فرمی درست کرده بنای پیشن مدیکل هیستوری فرم کلالایان نخوش یان حوالی نخوش پیش اوی چاره سر ور بگیرید لپزشکی و پردکریت و امضا دکریتر بویا پیشنیار دکم برگی چوردم لم ماده زیاد بکرید بمشه ویا پیوست فرمی میجوی تندرستی نخوش لالایان خودی نخوش یان حوالی نخوش پر بکرید و واجو بکرید پیش ورگرتنی چاره سر لالایان پزشکی تایبتمنده و چلا نخوش خانکان به یان لنورینگکان زور سپاس شادی خان فرمو برای سروکی پارلمان شادی نوزاد مادەی سێ هەم بڕگەی چوارم پێم باشە کە یەک وشە لە پێشەوەی ئەو خاڵە زیاد بکرێت پاراستن و پارێزگاریکردن لە تایبەتمەندیەکانی باری تەندروستی یان کەسی چونکە ئەمە زۆر جار ڕوبەڕووی ئەو حاڵەتا بینەوە کاتێ نەخۆش سەردانی دکتۆرێکەکات زانیاریەکانی هیچی پارێزراونین ئەگەر بە هۆکاری ئەوە بێ کە زیاد لە نەخۆشێک لە جارێکا دکتۆرەکە دایان بینێ یاخود بە هۆکاری باسکردن یاخود گواستنەوەی زانیاریەکان بێ لەبەرەوە تەکیدکردنەوە لە پاراستن و پارێزگاریکردن لەو زانیاریانە پێم وایە کە پێویستە ئێستا ئێمە تەرکیزی لەسەر بکەین خاڵینەوە هەم دەربارەی میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان پێویستە ئەو ڕەزامەندیەی کە لە نەخۆش یا هاواڵی نەخۆش وەردەگیرێت بە نووسراو بێت ئەگەر بە نووسراو نەبێت ڕەزامەندی زارەکی هیچ وەقایکی قانونی نییە بۆیە باشتر وایە کە ئەم دەستەواژەیە زیاد بگرێت نەخۆش لە میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان نیشان نەدرێت تەنها بە ڕەزامەندی خۆی تەنها بە ڕەزامەندی خۆی یان هاوڵەکەی بە شێوەیەکی نووسراو
ئەم دەستەواژەیە زیاد بکرێ و بۆ زیادکردنی چەند خاڵێک پشگیری لە خاتو لیزای هاوکارم دەکەم کە زیادکردنی خاڵێک دەربارەی باری دەرونی نەخۆش ڕەچاو بکرێت لە کاتی نەخۆشیەکەیدا مەرجنی ئەو نەخۆشەی کە ڕوون لە نەخۆشخانەکان دەکات خۆی باری دەرونی ناجێگیر بێ بەڵام لە حاڵەتی توشبوون بە نەخۆشیدا زۆر کات ئێمە دەیبینین کە نەخۆش دووچاری گرفتێکی دەرونی دەبێت کە پەیوەندیدارە بە نەخۆشیەکەیەوە ئەمە زۆرتر ئێمە لە نەخۆشی شێرپەنجەدا دەیبینین یا نەخۆشیێت درێژخایەنەکانی دیکە خاڵێکی تر ڕێزگرتن لە نەخۆش و هاوڵی نەخۆش پشگیری خاتولیزا و سەلمەخانەکەم کە بە زیادکردنی ئەم خاڵە بۆ ئەو مادەیە بە گرنگی دەزانم زۆر سپاس زۆر سپاس سەرچناخان فەرموو بەڕێ سەرۆکی پەرلەمان سەبارەت بە سەرەتای مادەی سێ نەخۆش لە هەر دامەزراوەیەکی تەندروستی ئەو شەیکی گشتی یان تایبەت لا ببرێت لە بەرەوەی پێویست ناکات سەرجەم ئەو مافانەی دەبێت کە لەم یاسا و یاسە بەرکارەکان داهاتوون وشەی هەندێک لەم ئەوانیتر هەمووی تا کۆتایی لا ببرێت هەندێک لە مافەکانش بریتین لە منچووکە مافەکان بەردەوام لە زیاد بوونان ناکرێت ئێمە حەسریان بکەین لە چەند خاڵێکە دوای چەند ساڵێکی تر مافی تر بێت لەبەر ئەوە هەندێک لە مافەکان ئەمانن ینی یەکەم خاڵی دووەم مادەی بڕگەی دووەم ئەو جیاوگە ئەو شەیە کە هاتووە بە بڕای من مەبەستی پێگەیە گەر پێگەکە بێت جوانترە چکە ئەو شەیە زۆر بەکار نایەت سەبارەت بە خاڵی شەشەم ڕەتکردنەوەی هەر خزمەتگوزاریەکی پزیشکی یان چارەسەری دیاریکراو لەسەر بەرپرسیارەتی کەسی خۆی دوای ئەوەی ئاکامەکەی بە نەخۆش گوترا بێت بە مەرجێک ڕەتکردنەوەی چارەسەری یان ڕاگررتی نەبێت هۆی مردنی نەخۆش لێرە ئیزافەیەکی بۆ زیاد بکرێت یان پەککەوتەی هەمیشەیی چکە مەرجنیە هەر مردن بێت پەککەوتەی هەمیشەیی جاری وا هەیە پێویست بەوە ئەکات کە ئەو حاڵەتی بۆ بکرێت لە بڕگەی هەشتەم چوارەمی کاتێک نەخۆش هەوڵی زیانگەیاندن بە ژیانی خۆی یان کەسێکی تر بدات ینی ڕاستە چارەسەری بۆ کرێ هەوڵی زیانگەیاندن بە خۆی بە باس کەسێکی تر وانی وازەح نییە ئەو شەیە هەلا ببرێ ئەو بڕگەیە بەرەوەی مانایەک ناگەیەنێت تۆ زیان بە یەکێکی تر بگەێنی چارەسەری چی خۆت بکرێت نۆیەم نەخۆش لە میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان نیشان نەدێت تەنها بە ڕەزامەندی خۆی یان هاوڵەکەی لا بدرێت چکە هاوڵەکەی پێناسەکەی هاتووە لە مادەی یەک بەرگەی نۆ پێویست ناکات جارێکی تر بێتەوە خاڵی یازدەیەم ڕاوێشکردن بە پزیژیان دامەزراوەیەکی تەندروستی دیکە بۆ نەخۆشە تەندروستیەکەی لەم بارەدا پێویستە پزیژیان دامەزراوەی تەندروستی یەکەم ئەم بۆ زیادکردنی بۆ بکرێت بێ بەرامبەر راپۆرتی پزیشکی تەواو سەبار بە نەخۆشیەکە بات ئەو بێ بەرامبەرە گرنگە بۆ نەخۆش لەبەرەوەی هیچ بارگرانێکی دارایی نەکەوێتە سەری دوازدەیەم پزیشک نەخۆش بە تەنها دەپشکنێت و کاتی پێویستی بۆ تەرخان دەکات ئەمەش ڕێگر نییە لەوەی نەخۆش هاوڵێکی لەگەڵدا بێ ناکرێت لێرا وشەی هاوڵ بێت چونکە وشەی هاوڵ پێناسەکەی جیاوازە بکرێتە وشەی کەسێکی دی لەگەڵ بێت ینی حەسر نەکرێت لە هاوڵە کەسێکی تریشی لەگەڵا بێت چونکە هاوڵ بۆ ئەوانەیە کە خزمایەتی و مساهرەوانی کە پێشت باسمان کرد بەڵام کەسێکی تری لەگەڵا بێ نەخۆشەکە ینی جاروایە نەخۆشەچێ بۆ پشکنی کەسێکی تری لەگەڵای هاوڵی پێناسی هاوڵی بەسرا جێبەجێ نابێت ناکرێت تۆ بڵێ لەبەرەوەی هاوڵت لەگەڵ نیە هەر خۆت پشکنی بۆگرێت سیازدەیەم پێویستە لەسەر وەزارەت پێویستە لەسەر ئەمەی بۆ زیاد بکرێت لەسەر ئەنجومەنی وەزیران و وەزارەت چکە جاری وایە وەزارەت ناتوانێت و بارگرانی وەرگرێ بێ ئەنجومەنی وەزیران بچێتە ژێرباری ئەوە پێویستە لەسەر ئەنجومەنی وەزیران و وەزارەت بە گوێرەی تواناش لا ببرێت چونکە بەپێی دەستوری عێراقیش چارەسەری نەخۆش واجبی دەوڵەتەکە بیکات ئەنی ناکرێت بە گوێرەی توانە هەر کاتێ بێت توام کەلیمەیەکی مەتاڵێت توانیان بڵم توانام نییە و نەخۆشەکەش لەوا زەرمەندە بێ وەسێ خاڵی تریش زیاد بکرێت چواردەیەم و پانزەیەم و شانزەیەم بەم شێوەیە چواردەیەم دابینکردنی خواردنی گونجاو و پێویست کە لەگەڵ دۆخی تەندروستی نەخۆش گونجاو بێت نەخۆشی وا هەیە نەخۆشی درێژخانی لەگەڵایە لە شەکرە و لە زەخت و لەمانە ئەو خواردەی کە لە نەخۆشخانەکان دروستەکرێت لەوەچێ بۆ ئەو گونجاو نەبێت بەڵکو ڕەچاوی ئەو بارەیەش بکرێت ئەوە بە خاڵێک یانی تەزوید بکرێت لە مافەکانە پازدەیەم هۆشیارکردنەوەی کەسە نزیکەکانی نەخۆش بۆ نەخۆشیە گوازراوەکان و پێدانی ڕێنمایی پێویست پێیان هەنە نەخۆشی هەیە گوازراوەیە بێم کە سوکاری نەخۆشە ئاگادار بکرێتەوە لە ڕێنمایی چۆن مامەڵە لەگەڵ ئەم نەخۆشیە گوازراوە بکە بۆی کەسەکانی ناوماڵەکەشی کە لەگەڵیان توش نەبن شازدەیەم ئەگەر نەخۆشێک پشکنین و چارەسەری لە هەرێم نەبوو دەبێت ئەنجومەنی وەزیران و وەزارەتی تەندروستی ئاسانکاری تەواو بکات بۆ پشکنین و چارەسەری پێویست بۆی چونکە هەنێ پشکنین هەیە نەخۆشەکە دەسەڵاتی نییە ینی توانای مادی نییە کە لەناو هەرێما بکرێ بێت لە دەرەوە کاتە وەزارەتی تەندروستی و ئەنجومەنی وەزیران هاوکاری نەخۆشەکە بێ بۆ چارەسەر و پشکنین و زۆر سوپاس زۆر سوپاس کاک ئیدریس
بەرە سەرۆکی پەرلەمان مادەی سێ بە هەموو بڕگەکانەوە باسی دابینکردنی دەرمانی پێویست بە نرخێکی گونجاو نەکراوە. هەمومان دەزانن نرخی دەرمان لە کوردستان زۆر بەرزە، کوالیتەکەش لە ئاستانداردی جیهانی نییە، لەسەر ئەوەش زۆر بەرزە. هەروەها عملیات دکتۆر پێش ئەوەی کەسێک عملیات بکرد لەگەڵدا دەنیشێت یان لەگەڵ کەسوکاریدا دەنیشتن دەلێتن ئەو عملیاتە بۆ دەکەم بەو هەندە وەرەقە، ئێستا هەموو بە دولارە دەلێت بەو هەندە وەرەقە، وەکو شتێکی معاملەک لە هاتووە معاملە لەگەڵ نەخۆش دەکەن. بۆیە من پێشنیار دەکەم بەرگایەک زیاد بکرێتن بەم شێوەیە دابینکردنی دەرمانی پێویست بە نرخێکی گونجاو ئەوە ماستری خزمەت بە نەخۆش دەگەینێت. زۆر سپاس. زۆر سپاس. کاک بەڵام بوو. سپاس. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی سێ بڕگەی سێەم پێشوازی و پشکنین و شوێنی مانەوەی بۆ دابین بکرێت بە شێوەیە کەشکۆی کەسێتی پارێزراو بێت. من پێشنیاز دەکەم بەو شێوەی لێ بێت پێشوازی و ڕێنوێنیکردن و پشکنین و شوێنی مانەوەی بۆ دابین بکرێت بە شێوەیە کەشکۆ و کەسێتی پارێزراو بێت. مادەی نۆیەم نەخۆش لە میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان نیشان نەدرێت تەنها بە ڕەزامەندی خۆی نەبێت. من پێشنیارەکەم بەم شێوەی لێبێت نەخۆش لە میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان پیشان نەدرێت و پیشان نەدرێتیش پێویستە یاسا بۆ هەموو سەرپێچێک سزادانێ. ئەمە پێویستە سزای بۆ دابدرێت چونکە بەڕاستی پیشاندانی نەخۆش لە هەندێک لە وڵاتەکان تا ئەو حەدە شەڕوا کە شەهادە لە دکتۆرەکە بسەندێتەوە. بۆیە باش وایە سزایەک ئەگەر سەرپێچی کرا سزایەک بۆ بابەتە دابدرێت. مادەی 12 پزیشک نەخۆش بە تەنها دەپشکنێت و کاتی پێویستی بۆ تەرخان دەکات. ئەمەش ڕێگر نییە لەوەی کە نەخۆش هاوڵی لەگەڵدا بێت. من پێشنیارەکەم بەو شێوەی لێبێت. کاک بەڵام لە مادەی دووەم نەک مادەی دوانزە بۆی 12 لە مادەی دووەم. بەڵێ برگەی 12 لە مادەی سێەم. مادەی سێم بەڵێ. من پێشنیازەکەم بەو شێوەیە لێبێت پزیشک بەبوونی هاوڵێکی نەخۆش یان هاوکارێکی پزیشکی نەخۆش دەپشکنێت و کاتی پێویستی بۆ تەرخان دەکات. دیارە بە پێی یاسای هەشتاونەی ساڵی هەشتاویەک خزمەتگوزاری تەندروستی ئەمە کە لە هەرێمی کوردستانیش بەرکارە خزمەتگوزاری تەندروستی پێویستە بە خۆڕایی بێ. بەڵام لێرە نووسراوە پێویستە لەسەر وەزارەت بە گوێرەی توانا چارەسەری بە خۆڕایی لە دامەزراوە تەندروستی حکوومیەکان بۆ نەخۆشی توشبوو بۆ نەخۆشی درێژخایەن دەستەبەر بکە. ئەمە هەقوایە بەو شێوەی لێبێ کە پێویستە بۆ سەرجەم نەخۆشەکان دەستەبەری چارەسەر بکە و ناشکرێت بەڕاستی لە نەخۆش لە خەستەخانەی لە مڵکی حکومی ئابێت لە کاتی نەشتەرگەرینی نیمچە تایبەت و پارەی لێوەربگیرێت. ئەمە پێچەوانەی یاسایە و ئەمە بە بڕیاری وەزارەتی تەندروستیە. بۆیە من پێشنیارەکەم سەرجەم وەزارەتەکان هەر ڕێنماییەکیان دەرکردووە کە پێچەوانەی یاسایە هەڵی بۆشێننەوە و پێشنیاری خاڵێکی کەشەکەم کە زیاد بکرێ. ڕێگرتنی کەسی نەخۆش لە بەردەوامبوون لە کارەکەی دیاریکردنی ئەو ماوەی کە لایەن پزیشکی چارەسەرەوە بۆی دیاری دەکرێت. ئاگادارکردنەوەی لایەنی پەیوەندیدار بەرپرسە لە جێبەجێکردنی بڕیاری لایەنی تەندروستی. دیارە لە هەندێک حاڵەتدا کە نەخۆش لەوانەیە تووشی نەخۆشیەکی نەفسی بێ ئەگەر بۆ نمونە کەسێکی چەکدار بێ بۆ نمونە کەسێک بێ لەوانەیە لەو شوێنەی کە دەوامی لێەکە ببێ بەهۆی نانەوەی کێشەیەکیان بەهۆی گیان لە دەستدانی خۆیان کوشتنیەکێکی کە بۆیە باشتر وایە ئەمە لایەنەکانی خۆیانیان لێ ئاگادار بکرێتەوە. تەواو دەستان خۆش بێ. زۆر سپاس. کاکمەم. بەڕێز سەرۆکی پەرلەمان مەم بورهان قانع دەربارەی مادەی سێەم من ئەم پێشنیازانم هەیە بۆ ئەندامانی بەڕێزی لیژنەی پەیوەنددار و پەرلەمانتاران. پێشنیازەکەم بڕگەی یەکەم و دووەم لەگەڵ سێەم بسڕێتەوە. لە جێی ئەوە پێشەکیەکە بەم شێوەی لێکرێت جێگەی ئەو سێ بڕگەی تیا بکرێتەوە چونکە بەڕاستی دەقی درێژ شایستەی ئەوە نییە کە یاساکان چاکتر وایە چڕیکەینەوە. دەستوری ئەمریکی 7 مادەیە. جا بۆیە لێرە ئەتوانین بڕگەی ئەم مادەی سێمیان بەم شێوەیە لێ بکەین بکەین بە بڕگەی یەکەم. نەخۆش لە هەر دامەزراوێکی تەندروستی چ گشتیان تایبەت بێ سەرجەمە و مەفانەی دەبێت کە لەم یاسایە و یاسا بەرکارەکان داهاتن و بە یەک پێوەر و بەبێ جیاکاری وەک
دابینکردنی ئامێر و تاقیگەی پشکنی و چارەسەر بەردەستەکان و دابینکردنی شوێنی مانەوە لە نەخۆشخانەکان و پاراستنی شکۆ و کەسێتیان هەروەها پارێزگاریکردن لە تایبەتمەندەکانی باری تەندروستیان بە پێی یاسا بەرکارەکان. واتە بڕگەی چوارەم هەمومانە لە تێکستێکی یەک پەرەگرافیا جێگەیکرێتەوە. مادەی دووەمیش دیسان پێویست بە کورتکردنەوەیە کە ئەگەر پێویستی کردوایی پێشنیازێک پێشکەشەکە مێساکە یعنی زۆرینە. لە بڕگەی نۆیەمیان نەخۆش لە میدیا و تۆڕە کۆمەڵاتەکان نیشان نەدرێت تەنها بە ڕەزامەندی خۆین یا هاوڵەکەی نەبێت. ئەوە مافێکی تایبەتی نەخۆشە پێشنیازەکەم هاوڵەکەش و دەسەڵاتی نەبێت لە حاڵەتێکی وایە بێت بۆ نمونە دائیم بێ پێویست بۆ نەکە هاوڵەکەی و دەسەڵاتی هەبێ. بڕگەی سیانزەیەم پێویستە لەسەر وەزارەت بە گوێرەی توانە زۆر لاستیشیە. ئەمە وای لێکە کە وەزارە هەندێک جا بڵێت توانامان نییە، یعنی بە گوێرەی توانە لا ببرێت ئیلزامی بێت. پێویستە لەسەر وەزارەت چارەسەری خۆڕایی لە دامەزراوە تەندروستیەکان حکوومەتی هەرێم لابرێت لەبەرەوەی لە پێناسەی مادەیەکەمە باس کراوە کە دامەزراوە تەندروستیەکان چییە بۆ نەخۆشانی توشبوو نەخۆشە درێژخایەنەکان زامن بکرێت دەستەبەر بکرێت و زۆر سپاس. سپاس کاکزانە. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی 3 بڕگەی 8 باز لەو حاڵەتانە دەکا کە حاڵەتی لە ناکاون پێم باشە یەک خاڵ لەوانە زیاد بکرێت کە 5 خاڵ نووسرایە. شەشەم بکرێتە نەخۆشی تەمەن خوار 18 ساڵ کاتێک بڕیاری کە سوکاری یان سەرپەرشتیاری ڕێگر دەبێت لە پرۆسەی چارەسەری. هەی لەو حاڵەتەشدا پزیشک بتوانێت بڕیار بدات. نۆیەم پژگیری لە قسەکانی شادیخان دەکەم کە بکرێتە بە شێوەی نووسراو اینجا ڕەزامەندی بدرێت لە میدیا نیشان بدرێت و پژگیری لە قسەکانی سەلماخان دەکەم کە منداڵ بە هەموو شێوەیەک قەدەغە بکرێت لە میدیاکان نیشان بدرێت. دەیەم بەشداربوونیان نەبوون لە هەر جۆرە لێکۆڵینەوەیەکی پزیشکی و توێژینەوەی زانستی ئەم دێڕێی بۆ زیاد بکرێت پێویستە بە ڕەزامەندی نەخۆش بێت. چکە گلەیەکی زۆر لەم بابەتە هەیە کاتێک ترێنینگ دەکرێت لە ناو نەخۆشخانەکان نەخۆش زۆر زار گلەیمان لەو بابەتە لێ دەکەن. دوازدەیەم پزیشک نەخۆش بە تەنیا دەپشکنێت وە کاتی پێویستی بۆ تەرخان دەکات. لەم خاڵەیان پژگیری لە قسەکانی سەرچنارخان دەکەم هاوڵ نابێت لێرە دەستنیشان بکرێت چونکە ڕەنگە هاوڕێیەکی خۆی لەگەڵ بێدەم نەخۆشە پێویستی بەوە بێت لە عیادەکەی بچیتە ژوورێ، بەڵام یەک وشەی بۆ زیاد بکرێت بە ڕەزامەندی خۆی کەواتە بە ڕەزامەندی خودی نەخۆشەکە بێت. سێزدەیەم ئەم خاڵە زۆر مەتاتیە و ناکرێ وەزارەتی تەندروستی تەنها نەخۆشیە درێژخایەنەکان بە خۆڕایی چارەسەر بکات. پێچەوانە یاسای تەندروستی گشتی عێراقیە بۆیە بەم شێوەیە دابڕێژرێتەوە. پێویستە لەسەر وەزارەت خزمەتگوزاری خۆپارێزی و چارەسەری تەندروستی پێشکەش بە هاوڵاتیان بکات بە پێی یاسای تەندروستی گشتی ژمارە 89 ساڵی 1970 چونکە ئێمە پێویستیمان بەوە هەیە لە مەرحەلەی ویقائیشدا وەزارەتی تەندروستی ئەرچی تەنها چارەسەرکردن نیە بە پێی یاسا ئەرچی پاراستنی تاکەکانی کۆمەڵگەیە بۆ ئەوی نەخۆش نەکەون. لە کاتی هەر ڕوودانێک پژگیری لە قسەکانی لیزاخان دەکەم بەڕاستی زۆر جار کە حاڵەتێکی نەخوازراو لە ناو نەخۆشخانەکان دروست دەبێت لە نێوان هاوڵی نەخۆش و پزیشکێک یا کارمەندێکی تەندروستی لەوانەیە نەخۆشەکە بەدەر بندرێت چارەسەر نەکرێ بۆیە بە بڕگەیەک تەزبیتی بکەین لە کاتی ڕوودانی هەر حاڵەتێکی نەخوازراو لە نێوان هاوڵی نەخۆش و هێزکاری تەندروستی نابێت کاریگەری هەبێت لەسەر پرۆسەی چارەسەرسازی بۆ نەخۆشەکە. بڕگەیەک زیاد بکرێت پژگیری لە قسەکانی کاک حاجی سەفین دەکەم تایبەت بە خانەوادەی سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوان و پێشمەرگە قارەمانەکان کە سەرجەم پرۆسەی خزمەتگوزاری تەندروستیان بێبەرامبەر بێت. پێویستە بۆ ئەم مادەیە دوو بڕگەی تر زیاد بکەین. بڕگەیەک بەم شێوەیە بێت نەخۆش بۆی هەیە سەردانیکردن ڕەت بکاتەوە ئەگەر کاریگەری لەسەر تەندروستی دەرونی و جەستەیی هەبێت. بڕگەیەکی تر پێویستە سەرجەم خزمەتگوزاریەکانی شوێنی حەوانەوە و خواردنی بۆ دابین کردێت بە ڕەچاوکردنی تایبەتمەندی نەخۆشیەکە بە پێی یاسا بەرکارەکان چونکە ئەمانەی باسمان کردی هەمووی خزمەتگوزاری تەندروستیە یعنی هۆسپیتاڵی نییە هوتێلەوانی نییە بەڵام دەبێت ئەمەشیان لە پێشوازیکردنیەوە تاوەکو خەواندنی و شوێنی حەوانەوە ئەمەشیان هەر بە پێی یاسای تەندروستی گشتی ئەرچی وەزارەتی پەیوەندیدار دەبێت. زۆر سپاس. سپاس کاک کاروان فەرموو.
نظامە فەرمو بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان بە پێی مادەی 89 لە پەیڕەوی ناوی خۆی پەرلەمانی کوردستان لە دانیشتنی دووەم ئەندام ناتوانێت پێشنیار بۆ ئەندامانی پەرلەمان بکات تەنها توانێت ئاراستەی کاکمەم لە پرۆتۆکۆڵ ئەوەی کە پێشنیازی کردو بۆ ئەندامان بسڕێتەوە. کاکمەم تەوزیح هەدەیە هیچ؟ بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە کە قسەیەکەین یعنی ئێمە هەموو هاوپیشەی یەکترین قسەیەکەین پێشنیازەکەم بۆ دانیشتنەکەی یەکەم وەلەو چوارچێوەیە ئەندامان کالم بۆ پەرلەمانتاران ئەندامانی سەر سەکۆ وەزایدەن ئەندامانی تری لیژنەی کاروباری یاسایە و پەیوەنددار بۆ ئێوە دەستەواژەیەکی مەجازیە پێم وانییە شتێک بە شایستی سڕینەوە بێ سپاس. دەستان خۆش کاکاڕان فەرموو فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەشی دووەم مادەی سێم چەند تێبینیەکم هەیە لە بڕگەی دووەمەوە دەست پێ دەکەم. بڕگەی دووەم هەڵبەت و پێشتری شاماژەمان پێکرد تەناقوزاتی هەیە لەگەڵ مادەی دوو لە بڕگەی دوو کە بە وازەحی هاتووە لە باسی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکرێت لێرە باس لەوە دەکرێت کە ڕەگەزنامەی هەبێت کە ئەمە دووشتی لەیەکەوە جیاوازن هاوڵاتی واتە کەسێکی خۆوڵاتی کە ڕەگەزنامەی کوردستانی هەبێت و پێویستە مادەی معالەجە بکرێت بۆ چارەسەرکردنی کێشەی قانونیمان بۆ دروست نەبێت لە داهاتوودا. بڕگەی پێنجەم ئیزافەیەکی بۆ بکرێت پێش ئەو ئیزافێ بکرێت کە نەخۆش مافی سکاڵاکردنی هەبێت لە کاتی هەڵەی پشکنینیدا. ئەگەر هاتوو بەشی یەکەم بڕگەی یانزەیەم معالەجەیەم بابەتەی نەکرد بێت مەوەسمان لە پشکنینیش نەبێ هیوادارم کاک دکتۆر سەباح دوایی جواب داتەوە بابەتە پێویستە کە نەخۆش مافی سکاڵاکردنی هەبێت. چوە چەندان نمونەمان هەیە لە هەرێمی کوردستان کە بە هەڵە پشکنینێک نەخۆشێک دووچاری نەخۆشی دەرونی بووە 10 جار دکتۆری کردو تا گەڕاوەتە دۆخی دەرونی پێشووی خۆی کە ئەمە پێویستە لێرە لە میاسایە چارەسەر بکرێت. بڕگەی پێنجەم خاڵی دووەم ڕەکیکە من پێشنیاز دەکەم بەو شێوەدا بڕێژێتەوە تێڕوانین لەسەر دۆسیی پزیشکی زاتی دەستکەوتنی وێنەیەک و راپۆرتێک لەبارەی تەندروستی نەخۆش لە کاتی پێویستی بێ بەرامبەر. لە دوای بڕگەی هەشتمەوە من پێشنیاز دەکەم بڕگەیەک تری ئیزافە بکرێت کە بەم شێوێ بێت ئاسانکاری تەواوەتی بۆ ئەو نەخۆشانەی کێشەی دەرونیان هەیە و دابینکردنی شوێنی حەوانە و چارەسەری پێویست بۆیان لە کوردستاندا بەداخەوەشایەتی ئەوەی کە بەدەیان و بە سەدان نەخۆشی دەرونی هەیە لە شار و شارۆچکان کە لەسەر شەقامەکانن پێویستە لە سنتەرەکانی دەرونی جێگەیان بکرێتەوە ئەوەی کە من ئاگادارم بە دووادارچوونم بۆ کردو بەداخەوە بەشێکیان وەریش ناگیرێت لەم سنتەران نەکەوەی کە حکومەت خۆی بگرێتە سوی خۆیان. بڕگەی سێنزەیەم دووبارە هاوڕای برادرانم بە تایبەتی خات و سەرسنار و کاکزانە و هەواڵەکانمان کە باسییان کرد مادەیەکی مەتاتیە ناکرێت بوترێت پێویستە لەسەر وەزارەت بە جوێری توانە ئەگەر وەزارەت توانای نەبوو ئێمە نەخۆشە و کاتە چی بکات پێویستە مطلقاً باس لەوە بکرێت کە وەزارەت تەندروستی وەکرد تەندروستی بە گشتی بەرپرسیارە لە دۆخی نەخۆش بە شێوەیەکی گشتی. ئەمە کێشەیەکیشی دروست کردووە بەڕێز سەرۆکی پەرلەمان کە بەشێک لەم نەخۆشانە لە کاتیەوەی کە ناتوانرێت چارەسەر بکرێن ئیحالەی نەخۆشخان تایبەتەکان دەکرێن کە بەشێکیان توانای ئەویان نییە. و لە کۆتاییدا پشتیوانی هەواڵام دەکەم کە بڕگەی چواردەم ئیزافە بکرێت کە بەو شێوە بێت چارەسەری پێویست بۆ کە سوکاری شەهیدان و ئەنفال و پێشمەرگە بێ بەرامبەر بێت یان نیشتانی کەم داشکاندنیان بۆ بکرێت پێم وایە کە داشکاندنەکە بێت ئەرکێکی زۆر سەخت نابێت. زۆر سپاس. سپاس گوڵی زارخان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی سێیەم بڕگەی یەکەم دابینکردنی ئامێر و تاقیگەری پشکنین و چارەسەری بەردەستەکان. بەڕای من ئەو چارەسەری بەردەستەکان شێوازێکی مەتاتی تێدایە چونکی لێرەدا ئێمە دەبێ مافەکانی نەخۆش پشگیرکەین. من بەڕای من ئەگەر ئاوە بینوسین باشترێکە دابینکردنی ئامێر و تاقیگەی پشکنینی هەموو ئەو پێداویستیانەی کە بەکاردێن بۆ چارەسەرکردنی ومانەوەی نەخۆش. ئەمە یەک. هەروەها خاڵی چارەم من لێرەدا نازەمە بەستیان لێرەدا چییە بەڕێی من ئیعادەی سیاغا بکرێت. هەروەها خاڵی دەیەم بەشداربوون یان نەبوون بەڕێی من بەشداربوون یان نەبوونەکە ڕەشی بکەینەوە ئەوە لای بدەین. بەشداربوون لە هەر جۆرە لێکۆڵینەوەیەکی پزیشکی یاخود توێژینەوەی زانستی بە پێی ڕەزامەندی خۆی ئەوە کات ئەمە دەبێ ینی عادی سیاغەتی بکرێت بەڕای من. هەروەها خاڵی 15 ڕاوێژکردن و چارەسەرکردن لەلایەن پزیشک ئەمە ئیزافە بکرێت. هەروەها خاڵی سێزدەم نووسین ینی تەندروستی حکومی بەڕای من ئێمە بە کوردیە دەڵێن میری ئەم حکومیە لای بدەین بنووسین تەندروستی میری باشترێکە. سپاس. سپاس کاک جەلال. بە ناوی خۆی گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان من جەلال محەممەد وێ ڕای پشتگیریم بۆ قسەکانی سەلمەخان و
بۆ قسەکانی سەرچنارخان بەوەی کە یەک بڕگە زیاد بکرێت بۆ بابەتی دابینکردنی خۆراک پشتگیری تەواوی هەردوو ئەو دوو بەڕێزە دەکەم و دواتر لە بڕگەی دووەم پێم وایە مامەڵەکردن بە یەک پێوەر واتە معیار بۆ شێوازی مامەڵەکردن بەکار نایەوە هەر لە هەمان کات هەر لە بڕگەی دووەم ئەڵە سەرجەم نەخۆشەکان نەخۆش بە جەمع هاتووە پێم وانی ئەو شەی سەرجەمیشی لەگەڵا بەکاربێنرێ بۆی پێشنیازەکەم بەم شێوازەی لێ بکێ بڕگەی دووەم مامەڵەکردن لەگەڵ نەخۆشەکاندا بەبێ جیاوازی کۆمەڵایەتی ڕەگەزی ئاینی نەتەوەیشی بۆ زیاد بکرێت هەروەها لە بڕگەی چواردەیەم پێم وایە بڕگەی چواردەیەم دەبێت لا ببرێت چونکە ئەم بڕگەیە لە قانونی سەحی عامە هەیە و پێم وایە دووبارەکردنەوەی شتێکی ئەوتۆ زیاد ناکە زایدەن لە بڕگەی دەیەم بەشداربوونیان نەبوون لە هەر جۆرە لێکۆڵینەوەیەکی پزیشکی و توێژینەوەی زانستی و لە هەر کاتێکدا بیەوێت دەتوانێت بکشێتەوە پێم وایە تا ئەو شوێنە بمێنێتەوە بەشداربوون یان نەبوون لە هەر جۆرە لێکۆڵینەوەیەکی پزیشکی و توێژینەوەیەکی زانستی چون هەندێک جار لێکۆڵینەوەکان ئەگەر لە ناوەڕاستە نەخۆشەکە بیەوێت جێی بێڵێ ڕەنگە گرفت بۆ لێکۆڵینەوەیەکی پزیشکی دروستکە بۆیە نەخۆشەکە یا بەشدار بێ بەویستی خۆ یا بەشدار نەبێت کە بەشدار بوو با لێکۆڵینەوەکە تەواو بکە پێویستی بەوە نیە و سوپاس بۆ بەڕێستە سپاس کاک مەلا ئیحسان بناوی خدای مەزن و دڵۆڤان بەرێ سەرۆکی پەرلەمانی بحثي مافين نخوشي تكين مافين نخوشي بحروكي ازد بينم مافين نخوشي ماسترين مافيوي يهات يجبير كرن چونكي اوه بماوي چند حيوانه كو اف ايشا فيروس كورونا هات يهرم كردستاني گرتي اوه خستخان حكومي جارسري شويه که درست نایت کردن که مثلا عملیات نشترگری نینه درمان نینن خلق یک دی پناه بتا کی و دی پناه بتا بو خستخان اهلی وقتی بره به خستخان اهلی دبینی قیران قدرای هرم کردستان ده هات خاره گفت نچاری حکومت هرم کردستان ولی هات نچاری 21 صدر موچه فرمانبر ببریتن اری اف خلکه چاو بچی چاره سریا خل خستخانه دیتری بکت بویشی وهنه لورا نه پشنیارد کین کو خالق دیتری بیت زیده کرن بیت برچاف کرن ابرجا کو اگجار باش چاوا نچاری ابه هات کرن الگل موچی ابن چهار دیس ابن نچاری پمی سکتری دیتری سکتر تندرستی سکتر خواندن سکتر